ئەم کاتان باش من ڕێبین یارەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بۆ ئەم ڕۆژ چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان ئامادە کردووە. هەروەها پامێرانیشمان ڕاستەوخۆ لە شار و شاوش کە جیاوازەکانی باشووری کوردستانەوە وەردەگرین بۆ وەرگرتنی دوامین زانیاری لەو شار و شارۆچکانە. هەروەها سێ تەوەری سەرەکیمان دەبێت ئەمڕۆ لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر ئامادەکاریەکان بۆ تاقیکردنەوەکانی پۆلی 12ی ئامادەیی. دوێنێ وەزیری پەروەردەی حکوومەت هێرمی کوردستان بە فەرمین ڕایگەیاند تاقیکردنەوەکان بە هیچ شێوەیەک دوا ناخرێن، بەڵکو لە کاتی خۆیدا ئەنجام دەدرێن. قسا لەسەر ئامادەکاریەکان هەروەها ئەو بابەتانی کە بۆ تاقیکردنەوەکان و جێبەجێکردنی ڕێنمایەتە دروستیەکان کراون گفتوگۆی لەسەر دەکەین. لە تەوەری دووەمی بەرنامەکەشماندا گفتوگۆ لەسەر بابەتێک دەکەین کە بۆ ئێستامان زۆر گرنگە، بابەتی تەندروستی و خۆراک و وەرزشکردن. مامۆستایەکی زانکۆی سلێمانی لە مانگی ڕابردوودا کتێبێکی لەو بارەیەوە بڵاو کردەوە، وەرزش و تەندروستی و خۆراک. کتێبەکەی بڵاو کردوێتەوە. ئێمە گفتوگۆ لەسەر ئەو کتێبەی بە تایبەت دەکەین و بابەتێکی دیکەشی هەیە. کتێبەکەی ئەمە بۆ دووهەمین جارە کە کتێب دەردەکات لەسەر ئەرکی خۆی چاپی دەکات و لە هەمان کاتیشدا داهاتەکەی دەدات بە کەسانەی کە پێویستیان پێێتی. لە کتێبەکەی ڕابردوویدا داهاتەکەی یا بە خاوەن پێداویستی تایبەتەکان و کەم ئەندامان، ئەم جارش داهاتی کتێبەکەی تەرخان کردو بۆ خوێندکارانەی کە توانای داراییان کەمە. گفتوگۆ لەسەر کتێبەکەی و هەروە بابەتەکانی دیکەشی ناوەڕۆکی کتێبەکەی دەکەین لەسەر بابەتی وەکو گوتمان تەندروستی و خۆراک و وەرزشکردن و بەهێزکردنی بەرکری لەش. لە تەوەری سێمی بەرنامەکەمان گفتوگۆ دەکەین لەسەر ئایندەی هونەر لە سەردەمی کۆرۆنا. ئەمە بۆ 3 مانگ زیاتر دەبێت کە کۆرۆنا وای کردووە کە هەمومان کەرەنتین بین، نەچینە شوێنە قەڕەباڵغەکان و گرفتێکی گەورەی بۆ هونەرمەندان و ئەو کەسانە دروست کردووە کە لە بواری شانۆ و بابەتەکانی شێوەکاری و پەیکەرسازی و فیلم و دراماکان کار دەکەن. گفتوگۆ دەکەین ئایا ئایندەی هونەر بەرەوکێ دەڕوات. هەر دەکرێت بەم شێوە بمێنینەوە کۆرۆنا نازانین کەی کۆتایی پێدێت. تاکەی بەم شێوەیە چالاکیە هونەریەکان ڕاگیرابن. هونەرمەندان بیریان نەکردوێتەوە لەوەی وەکو هونەرمەندە جیهانیەکان بە شێوەی ئۆنلاین لە ڕێگەی سۆشیال میدیا یاخود بە شێوەی لایف شانۆکانیان یاخود کۆنسێرتەکانیان پێشکەشکەن و بە شێوەی لاڤ بیگوازنەوە بۆ بینەرەکانیان. ئەمە تەوەرەکانی بەرنامەی ڕۆمان دەبێت لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. وەک گوتمان لە تەوەری یەکەمی بەرنامەکەمان ئاماژە بۆ دەدەین کە ڕۆژی 11ی حەوت بە فەرمی تاقیکردنەوەکانی پۆلی 11ی ئامادەیی دەست پێ دەکات. لە دوای ئەوەی چەند جارێک دوا کەوت ساڵانی ڕابردووم کاتانە تاقیکردنەوەکان کۆتاییان پێهات بوو. ئێستا هەرچەندە کە داتاکان لە ناو هەرێمی کوردستان داتای توشبوو بە کۆرۆنا ڕۆژ لە ڕۆژ زیاد دەبێت. لە زۆر شوێن دەڵێن لە حاڵەتی مەترسی داین، بەڵام وەزارەتی پەروەردە گوتی ناتوانین چی دیکەم تاقیکردنەوەنا دوا بخرێت یاخود قسە لەسەرەوە بکەین کە ئەنجام نەدرێن، دەبێ ئەنجام بدرێن. ئەمە تا ڕادەیەک خۆشحاڵی لای خوێندکاران دروست کردووە لەبەرەوەی لە حاڵەتێکی دەرونی زۆر ناجێگیردا بوون لەوەی کە تاقیکردنەوەکان دەکرێت یا ناکرێت، جارێکی دیکە دوا دەکەوێت یاخود دوا ناکەوێت. دەبێت ڕێنمایە تەندروستیەکانیش جێبەجێ بکرێن لە بەکارهێنانی دەمامک دەستکێش نێوان خوێندکارەکان دەبێت زۆر بێت. ئایا ئەمە لە ناو هۆڵەکانی تاقیکردنەوە بەڕسمی جێبەجێ کراوە؟ تاقیکردنەوەکان نزیک بوونەتەوە هۆڵەکان ئامادەکاریان بۆ کراوە. بابەتێکی دیکەی گرنگیش ئێستا لە وەرزی هاوین داین، وەرزێکی زۆر گەرمە لای خۆمان. پێداویستیەکان لە موبەڕیدە و فێرنکردنەوە و لە هەمووی گرنگتر کارەبا بۆ ناو خوێندنگاکان دابین کراوە. گفتوگۆ لەسەر ئەم بابەتانە و وردەکاری تاقیکردنەوەکان دەکەین لەگەڵ بەڕێز مامۆستا پەیمان عەلی محەممەد کە بەڕێوەبەری خوێندنگای ئامادەیی شیرینی کچانە لە شاری سلێمانی. مامۆستام کاتت باش بەخێر بێت. دۆسپاس. کۆی ژمارەی ئەوەی کە وەزیر ڕایگەیاند کۆی ژمارەی خوێندکارە بەشداربووەکان ئەم ساڵ 144,142 خوێندکار بەشدار دەبن. با ئەمە نمونەیە وەکو خوێندنگاکەی بەڕێستانەوە بگرین کە یەکێکە لە خوێندنگا قەرەباڵغەکانی ناو شاری سلێمانی. چەند خوێندکارتان ئێوە دەچنە ناو تاقیکردنەوەکان، چەند هۆڵتان بۆ ئامادەکردوون، ڕەچاوی ئەوەتان کردووە کە نێوان خوێندکارەکان دەبێت زۆر بێت و ڕێنماییتان داوە بە خوێندکارەکان دەبێت بە ماسکەوە و دەستکێشەوە بێنە تاقیکردنەوە ئەگینا ڕێگەیان نادێ بچنە ناوەڵی تاقیکردنەوە؟ بەڵێ
سەبارەت بە خوێندنگاکەیمە وەکو بەڕێستان ئاماژەتان بۆ کرد 226 خوێندکارمان دەچنە تاقیکردنەوەی وزاری ساڵی خوێندن بۆ خولی یەکەم بۆ خولی دووهەمیش دیارە کۆمەڵێکی کە ئەمێنێتەوە ئێستا ئێمە بابەتەکەمان لەسەر خولی یەکەمە. ئەو خوێندکارانەی کە ئەچن دابش کراون لەلایەنی بەشی تاقیکردنەوەکانی پەروەردەی ڕۆژئاوا بەسەر چەند هۆڵێکە ئەوانەی خوێندکارەکانی خوێندنگای ئامادەیی شیرین بەسەر 5 هۆڵە دابش کراون. هەر هۆڵە ناگاتە 6 خوێندکار 52 خوێندکار 55 خوێندکار دیارە ساڵان لەو هۆڵانەیە 100 خوێندکاری تیادا ئەنرا کەواتە کە بووە بە نیوە حسابی ئەوە کراوە ئەبێ نێوانی خوێندکارەکان یەک لە یەکتری بە پێی ڕێنمایی تەندروستی دوور بێ. ئەوانەی تری کاڵێ ئێوە حسابتان کردو ئەوە ئێمە وەکو خۆمان چۆن بەڕێوبەری بڵین بۆ نمونە من شیرینم لەوانەیە من خوێندنگایەکی کەم بەرکەی ببم بە بەڕێوبەری چاودێری هۆڵەکەی بەڕێوبەرێکی کەیە ئەبێ بە بەڕێوبەری ئەم خوێندکارانەی ئامادەی شیرین دیارە ئەویش ڕێنمایی ئەبێ لە سەروی خۆی لە وەزارەت و لە پەروەردەوە وەرەگرێ لە چۆنێتی دابشکردنی خوێندکارەکان بە شێوەیەکی دروست بەسەر هۆڵەکەیە وا بێت نە مامۆساکان زەرمەند بن و نە خوێندکارە ئەزیزەکان. تاقیم کراوە تا ئێستا هۆڵەکانتان؟ نەخێر نەخێر بەڵام بڕیارە تاقیم بکرێ پاش ئەوەی کە ئێمە دەست ئەکەین بەکارەکان بۆ نمونە بەیانی ژماری ئەو مامۆستایانەمان بۆ دێت لە پەروەردەوە کە بەشدارن لە هۆڵەکانە واتە چاودێرن بەیانی بۆمانێرە بۆ ئێمە بتوانین مامۆستاکانی خۆمان ئاگادار بکەینەوانێ و هەروەها بەڕێوبەری هۆڵەکان و یاریدەدەریش دیارە لەوانەیە هەر بەیانی بۆمان بێت ئێمەش خۆمان بتوانین ئەو هۆڵانی بەرمانەکەیە سەرپەرشتی بکەین و چاودێری بکەین لە هەموو بارەیەکەوە. ڕێنماییتان تا ئێستا بۆ نەهاتووە کە دەبێت بۆ شێوەیە خوێندکارەکان دابش بکەن یاخود لەوەی کە تەنسیقێک لەگەڵ بەڕێوەبەتی گشتی بۆ نە تەندروستی سلێمانی لێرە هەبێ لە ئەستی وەزارەتە وەزارەتی پەروەردە و زیادی تەندروستی کردبێتیان لەوەی کە تاقیمی هۆڵەکان بکرێت دوای تاقیکردنەوە تەواو بوو دیسانەوە تاقیم بکرێتەوە کۆی چۆن ئێستا ناو بازار تاقیم ئەکرێت هەمیشە لە دوای ئەوەی کە خەڵک دەچێتەوە بۆ ماڵەوە. سەبارەت بە تاقیکردنەوەکان ئەم ساڵ کۆمەڵێک کەس دەستی تیا هەیە بۆ سەرخستنی وەکو ساڵانی پێشوو لەوانەیە هەندێکی لە فیئەی کە هاتبێتە ناوێەوە و یاخود هەندێک لە وەزارەتی تر هاتبێتە ناوێەوە بۆ نمونە خۆی وەزارەتی پەروەردە هەر خۆی بە تەنها نیە وەزارەتی ناوخۆ هاوکاری ئەکات بۆ دانانی کەسێکی شیا و چاودێری هۆڵەکان بکات لە ئەوەش بە سوپاسەوە لە وەزارەتی ناوخۆ کە دائەنرێت دابەشەکرێت بەپی هۆڵەکان لە ڕووی ئەمنیەوە بەڵێ جگەلەوە وەزارەتی تەندروستی هاوکاری هۆڵەکان ئەکات بە دابینکردنی ماسک و دەستکێش و پاکشکردنەوانێ ئەمە هەروەها ڕێنمایی خوێندکارەکان وەکو بەڕێز جەنابی وەزیری پەروەردەوتی لەوانەیە لە ماوەیەکی نزیکە بە ڤیدۆ بڵاو بکرێتەوە چۆن ئامادەکاری خۆیان بکەن بەڵێ خوێندکارەکان خۆیان بپارێزن و بێجگەلەوە ئەم ساڵ وەزارەتی خوێندنی باڵاش بەشدار بووە لەگەڵمانە لەبەرەوەی کە هەندێک هۆڵی یاوینەتە بێگومان هۆڵەکان ئەم ساڵ زۆرتر بۆ وەکو لە چاو ساڵانی تر ساڵانی کە کەمتر بۆ لە بەروی ژمارەی خوێندکار لە هۆڵێکا 120 خوێندکاری تیا بووە بەس ئەم ساڵە بەر خۆپاراستنی تەندروستی خوێندکارەکان و مامۆستایانیش خوێندکارەکان زیاتر دابەش بوون ینی زیاتر بڵاو بوونەتەوە بۆیە هەندێک لە هۆڵەکانی وەزارەتی خوێندنیش بەکار هاتووە هەماهەنگی نێوان کۆمەڵێک وەزارەتە ئەم تاقیکردنەوەیە بمانەوێت تاقیکردنەوەیە لێریا دەستنیشانی دوا قۆناغی خوێندکار ئەکا بەڵام لە هەمووی گرنگتر بۆ ئێمە ژیانی خوێندکارەکان و مامۆستاکانە ئەنی ئێمە نامانێت هەروە بچینە پرۆسەیەکەوانێ و خوانە کات خوێندکارێکمان لە کیسیەوە یاخود ژیانی مامۆستایەکمان بکەیتە مەترسیەوە کاتە ئێمە ئەبێ بە پێی ڕێنمایی بچینە ناو پرۆسی تاقیکردنەوەکەوە خوێندکارەکانی خۆت بینیوە هاتووە بۆ خوێندنگا گەڕاونەتەوە چوونیان چی بوو لەسەرەوەی کە یانزەی حەوت تاقیکردنەوەکان جامەدرێت ئامادەکاریان کردووە لە ڕووی دەرونیەوە ئامادەن بۆ تاقیکردنەوەکە؟ بێگومان من ڕۆ زۆر خۆشحاڵ بووم لە بەرەوەی ماوەیەکی زۆرە ئاوا خوێندکارەکانم نەدی بوو لە بەرەوەی کە دابڕین بەهۆی ئەمباری تەندروستیەوانە هەرچەنە لە ڕێگای ئۆنلاین و لە ڕێگای ڤایبەرەوانە ڕێنماییمان ناونەتیە هەر چ شتێکیان هەبووە بەڵام ئاوا نەماندیون من هەر لە بەرەوەی کە ئەمزانی بەڕێستان بانکێشتان کردوم بۆ ئەم بەرنامەیە بۆی وتەیەکی ڕازگۆیانە و لە دەرونی خوێندکارەکەم دەست بکەیە بزانم
ئایا ئەوان بیرروڕایان چییە سەبارەت بەم دواخستن و یاخود نەگۆڕانی کاتی تاقیکردنەوەکانیان لەگەڵ ڕێزمە و دەستخۆشی بە وەزیری پەروەردە هەموو خوێندکارەکان بە دڵیان بۆ هەندێک کە سوکاریشی ئەهات باجەکەی وەرئەگر لێم ئەپرسی ئەیان و زۆر کارێکی بەجێ لەبەر ئەوەی چیتر با چاوەڕوان نەبین. ئەنی کاتێکی زۆرە ساڵان لەوانەیە 20 ڕۆژ لە ماڵەوە ببوونە بەس ئێستا لە 25 دۆ خوێندکارەکان لە ماڵەوەن. ئەنی ئەو کاتانیان زۆرترێکە بتێت و نەتەوێت بارێکی دەرونی لەسەر خوێندکارەکان دروست بووە. ئامادەکاریان کردبوو ینی 11 حوت ئەبێت تا بچنە ناو تاقیکردنەوە لەوە قەلق نەبوون کە دو ئاخرێ دو ناخرێ نەخێر ئامادەکردنی تەواو خۆیان ئامادە کردووە هەتا زۆر خوێندکارەوت ئێستا حازرم بچمە ناو تاقیکردنەوە و جگە لەوەش ئێمە ئەوەشمان بیر نەچێت کە ئەم ساڵ ئەو خوێندکارانە دەرفەتێکی زۆر باشیان دەستکەوتووە. بۆ نمونە لە تاقیکردنەوەکان لە هەفتەیەکە 2 تاقیکردنەوەی هەیە. ئەگەر خوێندکارێکیش ئێستا فریای هەندێشت نەکەوت بێ لەو 3 ڕۆژەی کە لە بینایەتی ئەتوانێت پیاداچوونەوەی کەم کراوەتەوە. بەڵێ ئەوە هەر ئەگەر باسی ئەوە بکەین ئەوەی ئەم ساڵ گونجاوە لەوانەیە ساڵێکی داهاتوو نەگونجێ بۆ خوێندکارەکان. ئەبێ بۆیە ئەو خوێندکارانەی کە ئەم ساڵ ئەچنە ناو تاقیکردنەوە خۆی بەدەستی خۆی سەرکەوتن بۆ خۆی تۆمار بکە. ینی ئەمە هەدەفێکی خۆیەتی ئاواتێکی خۆیەتی تمۆحێکی خۆیەتی باشە کە ئەم دەرفەتە نابێ لە کیسخۆتی بێ بۆ لەبەر ئەوەی تۆ بابەتەکانێ ئەوەی کە خوێندوتە هیچ بابەتێک داخڵ نەکراوە بۆ خوێندکاران کە نەی خوێند بێت. بۆ پشڕاستکردنەوەی قسەکە و بۆی کە بزانین ئایا وایە خودوانیە ئێمە پێش ئەوەی کە لە وەزارەتەوە دەستنیشانی مادەکان بکرێت تا کۆ داخڵە هەموو خوێندنگاکان نردویانە کە ئێمە کوردی تا ئەوێ بیرکاری تا ئەوێ چیمیا تا ئەوێ بەپی ڕاپرسی خوێندنگاکان دوایی حەدی وەسەتی وەرگیراوە و ئەنجا تەعمیم کراوە کە ئەم ساڵ ئەوە نەبوو خوێندکارەکان ئەنی بتێت و نەتەیە نیوەی بابەتەکانی ساڵانی پێش لە ئامادەکاریەکانی لە ڕووی دابینکردنی کارەبا ئامێری فێنکەرەوە ئەم بابەتانە قسەی لەسەر کراوە چونکە 11 حوت کاتێکی گەرمە ینی تەموز لای ئێمە زۆر گەرمە بەداخەوە ینی بەشی زۆری خوێندنگاکان مەگەر خوێندگایەک بە دەگمەن هەبێ کارەبای 24 ساعتەی هەبێت ڕەچاوی ئەم بابەتە کراوە. وەزارەتی پەروەردەوە هەروەها پەروەردە بەشی تاقیکردنەوەکان کە کۆمەڵێک کەسی زۆر ماندوونە ناسی تیا هیلاک ئەبن بەدەست ئەم کارانی کە جێبەجێ بکەن دەستیان خۆش بێ ڕێزم هەیە بۆ یەکە بە یەکەیان بێگومان هۆڵێک دانانێن کە هیچ ئامادەکاریەکی نەبێ و یاخود هۆڵێک بزانن کە شیاو نییە بۆ خوێندکارە ئەزیزەکان و بڵاو کراوەیان کردووە نووسرایان بڵاو کردوتەوە ئایا چ خوێندنگایەک پێویستی بە موبەریدە هەیە و یاخود کێشەی کارەبا هەیە ئەتوانێت پەیوەندیمان پێوە بک تاوەکو بۆی چارەسەر بکەین و جگە لەوەش ئەم شەو خۆشبەختانە بڵاویان کردەوە هەموو خوێندنگایەک ئەتوانێت بچێت لە مۆلیدەکەی گەڕێکی خۆیان 20 ئەمپێر بە خۆڕایی بۆ کاتی تاقیکردنەوەکان وەربگرێ. ئەنی ئەمە هاوکاری مۆلیدا ئەهلیەکان بەڵێ هاوکاری بە ڕێکەوتن لەگەڵ دیارە پەروەردە و وەزارەتی پەروەردەیە دەستیان خۆش بێ ئەمە 20 ئەمپێر ئەتوانرێت لە هۆڵێکا دوو موبەریدە سێ موبەریدەی پێدا بگیرسێ و هەندێک خوێندنگاش هەیە خۆی مۆلیدەی هەیە لەوانەیە پێویست نەکات وەری بگرێ کەواتە ئامادەکاری هەموو ساڵی ئامادەکاری کراوە. مەگەر بڵین ئێمە ئێستا لە بارێکی ناجێگیراین بڵێن ئەمە چەند ڕۆژە پشووە تۆیتە دەرەوانێ ئیشەکان جێبەجێ بکەی بەڵام ساڵان تۆ لە مەکتەبا بوویت و ئەو ئیشانەشت لە بەدەمیەوە ئەکرد حازرت ئەکرد لەو بڕوایم کە هەموو خوێندنگاکان گرفتی کارەبا و ئامێری فێنکەرەوە نییە نەئیشەڵا بەو ئاماداکاریەی کە کرا بێت و بەو بە پەرۆشی بەڕێوبەرەکان و ئەوانەی کە لەو پرۆسەی پەروەردەیە و چکو هەر هەمومان وەکوتم مەبەستمان خوێندکارە ینی گەرمبوونی خوێندکارێک لە تاقیکردنەوەکە کە گەرمای بەکارهێنن ینی تۆزە قورسترە گەرمتر ئەبێت ئامێری فێنکەرەوەی کاریگەری ئەبێت ینی خوێندکارێک لە ناو هۆڵێکادا بنیشیە گەرمای بێت نائارامە بێ کە نائارام بوو ناتوانێت وەڵامی تەواو باتەوە جاری وا هەیە لەوانەیە خوێندکارەکە جوابەکەش بزانێ ئەوەی گەرما بێ لە تاوە بڕواتە دەرەوانێ بۆیە هیوادارمە ئەوەی کە فریاژ نەکەوت بێت بتوانێت لەم چەند ڕۆژەیە بەڵام من
ئەتوانم دڵنیایی بم بە خوێندکارە خۆشەویستەکان هەموو لە هەموو ڕێیەکەوانە بە هاوکاری هەموو لە ئەوانە پەیوەندیتان هەیە لەگەڵ بەڕێوەبەتی گشتی بۆ ئەوەی کە هەر گرفتێکتان هەبوو لە ئامێری فێنکەرەوە بێ خود کارەبابێ بوون بۆتان چارەسەر بکەن. بەڵێ لەلایەن پەروەردە بەشی تاقیکردنەوەکانەوانەیە تەنانەت ژمارەشیان بۆ نردوین ئەگەر هاتو کێشەتان هەبوو پەیوەندی بکەن بەم ژمارانەوە ئەگەر مۆلی دەکەوتی من پێم نەوترا و نووسراوان پێنەگەیشتووە پەیوەندی بکەن بەم ژمارانەوە لەبەرەوەی وەکووتم ئێستا زۆری کارەکانمان لە ڕێگای مامۆستا ئەو بابەتی کە باسکرا بۆ خوێندکاران دەبێت ڕەچاوی ڕێنمایەکان بکەن کوتۆوتت ینی لەوانەیە 50 تا 55 خوێنکار لە هۆڵێکا هەبێت ئەم خوێنکارانە ئێستا لە مارکێتەکان و لە شوێنە گشتیەکان لە هەندێک شوێنە دەبینین کە لەزگە دانراوە بۆ نونە هەر متر و مترونی وەک تۆ ئەگەر بۆ نونە ئەگەر کەسێک لا کاشێرەکە بوو تۆ لێرە بۆستە بۆ ئەوەی کە نێوانەکەت لەگەڵ ئەو کەسا هەبێ ڕەچاوی ئەوە کراوە لە دەروی هۆڵەکەش کاتێککە خوێنکارەکان بۆ ئەوەی هەر 50 خوێنکارەکە بێ کۆ نەبێتەوە بەردەم دەرگای هۆڵەکە و قەرەباڵخی دروست بوو بەریەکەوتن دروست بێ ئەم ئامادەکاری و ئەم لەزگان و ئەم بابەتانە هەیە بۆ ئەوەی کە خوێنکارەکان بەریەکەوتنیان نەبێ سەبارەت بە ڕێنمایی خوێنکارەکان ئێمە هەموو خوێنکارێک لە خێزانێکەوە یەتە دەرەوە ئەرکی سەر شانی دایک و باوکیشە بە شێوەیەکی زۆر جوان و تەندروست ڕێنمایی خوێنکارەکەی بکە چونکو ئەم خوێنکارە چەند کاتە نزیکەی سێمانگێکە لە ماڵەوە خۆی احتیفازی بە خۆی کردو تێکەڵی خەڵک نەبووە ئێستا ئەینێریتە ناو کۆمەڵێکیکەوە یا لەوانەیە ڤایرۆسێکە بۆ بێنێت تەماڵەوە یاخود خۆی دوور بێت توش ببێ کاتە پێش ئێمە پێش مامۆستایان پێش هەموو کەسێ ئەبێ دایک و باوکەکە ڕێنمایی خوێنکارەکەی بکە بە ماسک و دەستکێشەوە بینێریە قەڵەم و قەڵەمدان و لاستیک و ئەو شتانەی کە پێویستە بۆ تاقیکردنەوە بەکاری بێ لە هیچ خوێنکارێکی کەی وەرنەگرێ پاکشکەرەوەی پێبێت تەختەکەی خۆی با پاکرابێتەوە بەس خۆی هەر پاکی کاتەوە ئەمە ئەرکی سەرشانی کەسوکاری خوێنکارانە ئەرکێکی کیان بۆ زیابوو جارانیان برسید نەبێت و ڕێک بڕۆ و بڕۆرەوە ئاگال لە جوابانەوە بێ ئێستا ئەبێ لەگەڵ ئەوانە شار ڕێنمایی ئەمەشیان بکە پێی بڵێ ئاگاد لە تەندروستیت بێ کاتە هەر خوێنکارەوە کە ئەچێتە سەر تەختەکەی خۆی ئەبێ ئاگای لەمانە بێ کە تەواویش ئەبێت هەر وەکو بە ئاگاداری پێیان ئەوترێت و بۆیان بڵاو ئەکرێتەوە و بەڕێوبەری هۆڵەکانیش ئەبێ ئاگاداریان کە بە یارمەتی یاریدەدەر و چاودێرەکانیش کە بەیانیان یەن ڕێنمایان بکە کۆ نەبنەوە لە ساحەکە بە یەکەوە نەڕۆنە دەرەوە ئەگەر هەندێک خوێندنگا هۆڵەکەی دوو دەرگای هەبێ باشتر وایە لەم دەرگایە بێن لەو دەرگایە بڕۆنە دەرەوە زۆر جار بۆ نمونە ئێستا خوێندنگاکە ئێمە سێ هۆڵی تایە لە هەر لەوێ 150 خوێندکار کۆوە بێتەوە کاتە ئەبێ ئەو بەڕێوبەرە بە ڕێزانی کە لەوێن دەرگای زۆری تایە خوێندنگاکە ڕێنمایان کاتۆ لەوێ بڕۆ ئەوان لەوێ ئەو هۆڵە لەوێ بڕۆ ئەو هۆڵە لەوێ بڕۆ ئەو هۆڵە لەوێ بڕۆ کاتە لەو کاتە بەریەکەوتنەکان کەم ئەبێت بۆیە پێویستە لەسەر هەر هەمومان یعنی کارێکی وا بکەین هیچ خوێنکارێک لە دەست خوا نەکردە ئەگەر خوێنکارێک تووشی کۆرۆنا ببێ لەو کاتەیە کە تاقیکردنەوەکانە لە ڕێنماییتان بۆ هاتوو احتیمالی ئەوە چی بکەن بۆ نمونە ئەگەر کەسێک تووشی کۆرۆنا بێ بۆ ئەوی بەریەکەوتنی لەگەڵ خوێنکارەکانی دیکە نەبێ مامۆستا دەتوانن بنێر لە ماڵەوە لەگەڵ پرسیارەکە لێوە چاودێری بکات و تاقیکردنەوە کە بکات و وەڵامەکانی بهێنێتەوە بۆ ئێوە نەخێر ئەوە بە هیچ شێوەیەک ڕێگە پێدراو نییە ئەی چی بکە ئەگەر خوێنکارێک توش بڵێ ئەگەر هاتوو خوانە خواستە خوێن کارێک توش بوو ئەو کاتە خوێنکار بۆی هەیە لە ئێستا تاقیکردنەوە نەیە لێکی نوێ لە خولی دوو هەم بەشدار بێت ڕێگە پێدراو نیە تۆ خوێنکارێک بەری تەماڵەوانێ دابنیشێ ئەوە ناکرێت لە ماڵێکی ڕێنمایکی واتانە بۆ مامۆستایەکی چاودێر بنێرن بۆ چاودێری بکات ناکەوە نیە لە حاڵەتێکا هەیە ئەوە ئەگەر هاتوو خوێنکارێک نابی نابێت چاودێری دوو چاودێری بە دیارەوە ئەبێ لە هەر لە هۆڵەکە لە شوێنێکی تۆزێن بەولاترەوە ئەوە شتێک نییە خوێنکاری وەڵامەکەی بۆ نووسێ بەڵام تۆ ئەمە ڤایرۆسێکە هەر لە ناو هۆڵەکە لە سوچێکا بێ مامۆستاکەشمان لە کیسە چێ لەبەرەوە ئەبێ بکەێتە خولی دوو هەمەوە بە هەمان شێوە خوانە خواستە گەر مامۆستایەکیش تووشی ئەمە بوو خۆی لە چاودێرا ناوی هاتبووانێ بە پێی بەڵگەنامەکانی تەندروستی کە هەیەی ئەو کاتە ئەچێتە مامۆستاوەی کە تۆ لە ناو مامۆستایانی ژبی وتت سبێنێ ناوەکان دێتەوە بە فەرمی بەڵام دەنگۆیەکەیە لە ناو مامۆستایان دەڵێن موچەکەمان زۆر دواکەوێت
لە سابیستویەکی موچەکەشیان لێ بڕیوین ئێمە ئامادە نین بچین چاودێری هۆڵەکان بکەین. تا ئێستا مامۆستایان ئەمان بە فەرمی یەکلا کردوەوە یا یەکلا نەبووتەوە؟ ئێمە ئێستا بڵین لەم کاتەیە لە کۆمەڵی گێژاوە ئەژین بەڕاستی. یەکەم تاقیکردنەوەکانە کە هەموو جارێک ئێمە مشوری خوێندکارەکانمان خواردووە خەمی ئەوەمان بووە ئەها پۆلی 12 لەبەرەوە 12 کۆتا مەرحەلەی خوێندکار و کەس و کارێتی و ئەچێتە قۆناغێکی کە ئەبڕێ هەوڵمان ناوە هەریەکە لە لای خۆمانەوە مەکتەبەکەمان ناوی زۆر بێ خوێندکاری زۆرتر دەرچێ ماڵەوە مناڵەکەی زۆرتر دەرچێ بە پێی ئەوە زۆر هەوڵمان بۆ خوێندکارەکان ناوجەوێکی چاکمان بۆ دروست کردووە. بەڵام ئەم ساڵ سەرباری ئەوەش خەمێکی کەمان هەیە کەمی موچە و بارگرانی باری ئابووری خێزانەکان کە خوێندکاری تایە مامۆستاکان کە یەن بۆ دەوام ئەمە بێگومان ئەمە کارێکی تۆزێ زەحمەتە بۆ ئێمەش ناخۆشە کە ئەو چەند ڕۆژە وەرمان نەگرتووە چەند مانگە موچەمان وەرنەگرتووە بەداخەوە مامۆستانە ئەبووە هەموو ئەو فیانەی کە لە حکوومەتا کار ئەەکەن ئاواتمانە خواز وەکو ئەوانی تر هەر وەکو وڵاتانی تر هەر هەموو مانگێک لە کاتی خۆیان موچەکانی خۆمان وەرگرتایە ئەمە ئەوە ناڵین ئێمە فیەیەکین سەردانوێنین بۆ پارە سەردانانوێنی یاخود مافی خۆمانە تۆ چەند ڕۆژ ئیشی کردووە ئەبێ مافەکەت وەرگری من بەوە ئەژی من مناڵەکەم بەوە ئەژی باوکێکە خوێندکارێکی هەیە پێویستە میوەی بۆ بباتەوە بیخوا لەبەرەوەی لە یەکێک لە ڕێنمایەکانی سعیکردنی خوێندکاراتیایەتی ئەڵێ ئاو زۆر بخۆ و میوەی چاک بخۆ ئەگەر من پارەم پێنە بێ میوەی بۆ نەبەمەوە خوێندکارەکەش ینی ئەو تاقەی لە جسمیان نابێت دابنیشە سعی بکە و یاخود خوێندکارەکانمان ئێستا بیر لەوە ئەکەنەوە دایکم موچەی وەرگرت باوکم موچەی وەرگرت ئەگەر موچەت وەرگرت چۆن ئەمبەی لەوانەیە زۆریان بە تەکسی هاتوو چۆ بکەن سیارەیان نەبێ و یاخود پێویستی بەوێ بەکەم ینی ئاسانترین شت ئەو باجەی کە وەری گرتووە حەزەکات کە بسیکە کی ئەڵێ پارەی ئەوەی پێەیە لەبەرەوەی چەند وەختە موچەی وەرنەگرتووە بۆیە هیوادارین ئێمە لەم بارودۆخانە دەرچین تەواو ئێمە چەند ساڵە خزمەتمان هەیە یاخود مامۆستایەکی تازەیە ژیانی تازەی پێکێناوە پێویستی بەو پارەیە خۆ خێر نییە ئەمە حەقێکی مەشروعی هەر هەمومانە بەڵام بۆ ئەوە بڕوانە کەم مامۆستایان لەبەرەوەی کە خوێندکاری خۆیانە نایانەوێت ئەم دوا ڕۆژیان بفەوتێ بەشداری تاقیکردنەوەکانەکەن ینی مامۆستایان گرفتیان نیە یان بۆ چاودێری ئەوانی لە لای من و ئەوەی من تا ئێستا بیست بێتم نەخێر ڕاستە لەم لاو لەولا ئەڵێن بەڵام هەموو جارێ مامۆستاوە ئەڵێ بەڵام لە ئاستی زانست و لە ئاستی خوێندکارە خۆشەویستەکانە دایم دەست ئەژنەوە وەستن و یەنەوە تاقیکردنەوە ئەگەر ساڵانی ڕابردوو مامۆستای کە ناوی هاتەوە دەبوو ئیجبار بوو دەبێ بڕوات ئەم ساڵ مامۆستای کە گەر ناوی بێتەوە بڵێ من موچەم نییە نایم بۆ هۆڵەکە ئەوە دیسانەوە کۆمەڵێک ئیجرعاتی لە پشت ئەبێت یان ناتوانن مامۆستاکە ئیجبار ئەوانە بەشی یاسایی پەروەردە ئەیگرێتەوە بەڵام بۆ ڕێنمایی بەشداریکردنی مامۆستاکان ئەم ساڵ پەروەردە لەبەر ئەوەی کە قورسایەکی زۆر نەکەوێتە سەر پەروەردە و بەشی تاقیکردنەوەکان قەڵەباڵغی دروست ببێ لە باری تەندروستی هەمووی ڕوبەڕووی ئیدارەکانی کردوێتەوە بۆ نمونە دوو مامۆستا بڵێن لە یەکێ لە خوێندنگاکان ئەڵێ من ناتوانم تاقیکردنەوە بکەم دووربێ یا نەخۆشم یا هەر شتێکی پاڵپشتێکی هەیە کە توانایی نییە بەشداری تاقیکردنەوەکان کە و یاخود ئەڵێ لەبەر ئەم هۆیە من موچەم نییە و بەشدار نابم ئەوەی کە موچەم نییە ناتوانێت بەدیل بێنێت لەوانەیە ئەوە دوایی لە پەروەردە خۆیان یەکێکی کە دابنێن یاخود بە هەر شێوەیەک بێ و بەشی یاسایی تەداخلی تیاکە من ئەوە نازانم بەڵام بەسەبارەت بەوەی کە مامۆستایەک ئەگەر هاتوو نەخۆش بێ ئەبێ لە هەمان خوێندنگا بەدیلێکی خۆی بێنێ بڵێن مامۆستاسی ناتوانێ بیکە مامۆستا سا دەڵێ من نیەمە جێگاکەوە ئەو کاتە هەر دیسان ئەبێ بە بەدیلە ئێستا بەڵێ ئەبێ بەڕێوبەر مۆری بکات بڵێ من لە جاتی ئەوە ئەم هاتووە اینجا ئەو کە مۆری کرد نووسراوەکە ئینێریتەوە بۆ بەشی تاقیکردنەوەکە ئەمر بۆ ئەوەی دریان دو ڕێنماییت بۆ مامۆستایان و خوێندکارە لەم کاتەیە بۆ ئەوەی کە بتوان پرۆسەکە پرۆسێکی سەرکەوتوو بێت بەڵێ من لێرەوە چاوی یەکەیە بە یەکەی خوێندکارانی ئازیز و خۆشەویست ماچەکەم و بە تایبەتی خوێندکارەکانم کە هیوادارم هەر هەموو خوێندکارانی کوردستان سەرکەوتوو بن ڕێنمایی ئەوانەکەم نەشڵەژێن ورەیان بەرز بێ ماوەیەکی زۆر بووە لە ماڵەوە دانیشتون
هەوڵی تەواوی خۆیان ناوە ئەم هەوڵە خۆی بەدەستی خۆی بۆ خۆیەتی وەکو چۆن ئەڵێ هەموو سەرکەوتنێک بە ئازارە هەموو ئازارێکیش مرۆڤی مەزن دروست ئەکا بۆیە پێویستە ئەو هەوڵی تەواو بن بۆی بتوانن ئەو چەند ساڵە 18 ساڵەکە تۆ هەوڵی خۆت بۆ دوا ڕۆژێ بچیتە زانکۆ یا خۆت ئاواتێکە کە بێتە دی کاتە ئەبێت ئێمە خوێندکارەکانمان زیاتر هانیان بین دووریان خینەوە لە زۆر شتەوە ئەوانەی کە ئێستا مێشکیان پێوەی مەشغوڵ بۆ کاتی خۆیانی پێوە کوژن با ئەم فترەیە بیری لێ نەکەنەوە تەنها بیر لەوە بکەنەوانێ چۆن ئەگەم بەو ئامانجەی کە خۆم هەمە و هەروە مامۆستا بە ڕێزەکان هێوادارم بتوانن هۆڵەکانی تاقیکردنەوەکان هەرچەنە ئەوانە هاوڵی منن هاوپیشەی منن من وەکو نەسیحەتێک نایڵێم بەڵام وەکو ئەوی کە ساڵانێکی زۆرە من خزمەتی پەروەردەم کردو چەند ساڵیشە هۆڵم بردووە وەکو مامۆستا و چاودێر و بەڕێوەبەر بردومە بەڕێوە هۆڵی تاقیکردنەوەکان ئەبێ وەکو دایک و باوکێکی زۆر دڵسۆز بین بۆ خوێندکارەکان ئەبێ زۆر ئاگامان لێیان بێت لە هەموو باری تەندروستیان لە ئەو پێداویستی کە هەیەە بۆیان جێبەجێ بکەین لە دابشکردنی سوالەکان و شەی جوانیان تەشجیعیان کەین پێی بڵێ ئەگەر ویستی خوێندکارێ بچێتە دەرەوانێ پێی بڵێ پرسیارە سوکەکان وەڵام بەرەوانێ پرسیارەکانی کە دوایی دانیشە بە ئیسراحەت جوابی بەرەوە سۆماکەی و وەرەقەی پرسیارەکەی هەردووکی بەیەکەوە مقارنەی یەکتری بکە خۆشبەختانە ئەم ساڵیش دوای 12 سعات ئەتوانێت ئەو سۆمایی خۆی ببینێت کە مۆرە پەنجەی خۆی لەسرە ئەمەش کاراسانێکی زۆر و بۆ نەفسیەتی خوێندکارەکەش زۆر باشە کاتە ئێمە ئەبێ بە هەر هەمومان هەر هەموو دەست بخینە ناو دەستی یەک ئەم بارە تەنگەشەیە بتوانین بەسەر یازاڵ ببین هەموو ئاواتێکمان ئەوەیە خوێندکارەکانمان سەرکەی و نەوەیەکی دروست بۆ ئەم کوردستانەمان پەروەردە بکەین. سوپاس بەڕێز مامۆستا پەیمان عەلی محەممەد بەڕێوەبەری خوێندنگای ئامادەی شیرینی کچان لە شاری سلێمانی زۆر سپاس بۆم تەوەری بەرنامەکە لەگەڵمان نابوویت. دەچینە دهۆک سپاس دەکەین. دەچینە دهۆک بۆ لای کاروان سادق کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانایە کاروان کاتت باش دواترین زانیاریەکان لە دهۆک چین بە تایبەتی بردومانکردنی ناوچە سنووریەکانی نێوان باشوور و باکووری کوردستان ئەو زیانانەی کە هەن و زانیاری نوێ لەسەر و بابەتە و ڤایرۆسی کۆرۆنا چییە لە دهۆک؟ بەلە ڕەبین دەمێت ئەو دەمە بینەرێن گەلێ کوردستان باش بیتن وەکو تەدا دیارکردن و بردومانن تورکیات بەردەوامن لەبەری و ئەم بژین زانیاریان سەرێ بدەین ئەم تخوازیم بژین و یازدای vê heyvê taqîkirinin خوێندکارانان پۆلا دوازدێ ku mahîka salê خوێندkarên parêzgeha Duhokê jî weku خوێندkarên diyên Herêma Kurdistanê amadekariyan kiyan ji bo encamdana taqîkirinin di mahiya salên ev salayên sala 2020 bêjîn herwasan rêveberiya perwerdê parêzgeha Duhokê ew jî berheviyan ketin bû pêşwaziye li خوێندkaran ku şêwazekê bêjîniyê baş encamdana taqîkirinan bi dimahîk bihêtin. Sebaret bi zaniyariyên rojê rebîn parêzgeha Duhokê me zaniyariyên saxlemiye wergirtîne ku dihîl parêzgeha Duhokê sê kesên dî tûşî vayrûsê koronayê bûyne li parêzgeha Duhokê herwasan ew kesên ku çareserî wergirtînên bêjin tûjbûya nexweşiya vayrûsê koronayê 155 kesan çareserî wergirtiye rewaneyê mal kirîne ku nexweşî li defwan nemaye bi dimahîk hatiye herwasan sîhû kesên dî jî bêjin hêşta xestê damayne nexweşxanê damayne ku tûşî vayrûsê korona bûyne ew jî bin çavdêriya nûjdarî dane herwasan 12 cihên kerentînê hene ku niha jî da 12 cih hene bû kerentînakirina wan welatiyên ku guman li ser heyan jî bêjin ew welatiyên ku ji derveyê parêzgeha Duhokê hêne nava parêzgeha Duhokê ji bo pişt rastbûnê ji rewşa wan ya saxlemiyê li parêzgeha Duhokê rewşa saxlemiyê taradeyekê ya baş ya kontrol kiriye herwasan me zanyarî hene li ser bêjin ew agirberbûnên divê me hêda ji ber ku werzê germê li Herêma Kurdistanê dest pê kiriye li parêzgeha Duhokê jî ku li dîf zanyariyên keşnasiyê ku dest me keftîne bêjin
پلن گرمش 26 پلانه حتی 42 پلن گرمل پارێزگە هادووکێ هەنە ئەڤرە و سەباهی ژیدا یعنی بێژین پلێن گەرمێل 26 ناوبەرە 26 بوو 42 پلێ یا گەرمەیە هەروەستان ڕەبین ئەو زانیاریان کومە بەڕەوانیا باژێڕی وەرگرتین و بەڕێز مقادم بێوەر عەبدولعەزیز پەیڤدارێ بەڕەوانیا باژێڕی داینەمە و ئەو زانیاریان دەستمە کەفتین 69 ڕیدانên ئاگربەربوون پارێزگە هادووکێ ڕیداینە هەشت دونەمên دەخلودانی بێژین دیال پرێزان هاتینە سوتن الپارێزگە هادووکێ هەروەستان دیفوان زانیاریان و بێژین ڕێڤەبەریا باژێڕی بەڕەوانیا باژێڕی داینەمە 13 کەس الپارێزگە هادووکێ خەندقینە بێژین ئاڤێدا خەندقینە هەروەستان 27 کەس هاتینە ڕزگارکردن الپارێزگە هادووکێ ji ڕیدانا خەندقینش لە تیمên بەڕەوانیا باژێڕی ve هەروەستان بەڕەوانیا باژێڕی بێژین چل تیمên پۆلیسان ئامادە کرینە و نەها بێژین وەرزێ داخل درین الویرت آمادن جبو هر ریدانه که کو آگر بربونه درست ببیتن داکو بزیترین دم بجیم کنترل سر بهت کردن و کمترین زیان بدماهیک بهتن هر وستان ربین سبارت طباران ترکیه دورا بادینام بجین سنور پارێزگە هادوو که حتی نوکش یا بردوامه بجین شواز جدا جدا دور جدا جدا پارێزگە هادوو که طباران ترکیه بردوامن دیوزان یاریان هندک جهان پیگه سربازی جی تنه دانن کو ترکیه پیگهن خوین سربازی داینتنش بو کنترل کردن بجین ولوینن پارتیا کارکردن کردستان یانجی بجین گریلاین پکه که بهانه یا گریلاین پکه که کو ضرر و زیان کامازن گهاندیه راز و باغ و دور پارێزگە هادوو که لدیف وکو بجین مقدم بواری جی آشکرا کردی کو او نشیاین الوان جهن کو تنا تو باران کردن آماده بن بو ومراندن آگریش بلی زیان گیانی کو رژه کاسور بجین ولاتی زور شهید بوینه اگر بردمان ولاتی سویلن اگر بردمان دولت ترکیه و جبتن بهانه کو گلک او جهن ترکیه تو باران کردین هر هبونا پاکه لوی دورینی نبتن اتنا وستنور باکور و باشور کردستان دهنه ل دولت ترکیه گلک جاران ناحیه شلادزه بجین او جهن ولاتی ل آکنجی بویان جی او جهن کسین سویل آکنجی بوی کارن خود کن کار جوتیاریت کن او جهجی هاتینه تو باران کردن اوبتن بهانه پاکه اگر نه او جهن کو دولت ترکیه هرشی سرکیتن زمینی جی و بجین اش آسمانی جی و هرشی سروان دوران کتن او دورن کو کسین سویل همی جها پاکه لینی نه لبتن بهانه پاکه اوجی زیان کامازن گهاندیه رازو باغن دوره و کومه گوتی جبلی زیان گیانی کو زیان گیانی جی دم بدم کسین سویل بنا قربانی حتی نو که 47 کس تنل ناحیه شلادزه کومالگی ها شلادزه بوینا قربانی بردمان فروکن ترکیه هر واسان بجین بشک زوری روبرک زوری عردی جیل پارێزگە هادوو که هاتیه سوتن و زیان مازن گهاندینه دوره وکو یا دیار جی کو پارلمان کردستان و حکومت هرما کردستان جی کفن البرخنین ولاتیان پارێزگە هادوو که کو حتی وگاوه چه هلویسته که حسانه بویه کو برگیری کرنه وان تو بارانان تایبتی جی او جهن کسین سویل کو نشم چنه سرکارن خو گلک جهان جی زانیاری دست مکفتینه کو خلک وان دورا خلک وان دوران بجین چول کرینه دورن خونه شنجارکادی بچنه سرمال و ملکین خوش اگر تو باران ترکیه او زانیاری بون ربینین کل پارێزگە هادوو که بشوازه که گشتیم با بحث کرین الپارێزگە هادوو که پریوت زۆر سپاس بۆ هاوکارمان کاروان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە دووهۆکەوە لەگەڵمان نەبووی دەچینە لای تەوەری دوای بەرنامەکەمان لە تەوەری دوای بەرنامەکەمان گفتوگۆ لەسەر ئەزموونی دکتۆرێکی زانکۆی سلێمانی دەکەین بۆ خۆی کە لە بوار ئەکادیمیەکە گەشتووە بە پلەی دکتۆرا لە هەمان کاتیشدا خۆی بۆ خۆی یاریزانێک بووە لە چەند بوارێکدا یاری کردووە لە گۆڕپان و مەیدان باسکە بالا فوتساڵی کچان و گەشتووەتە ئەمە سیڤیەکەیتی سیڤیەکی دۆڵەمەندە ماشەڵڵا لە پاڵەوانی کوردستان لە گۆڕپان و مەیدان لە یاریزانی هەڵبژاردەی عێراق لە باسکە لە فوتساڵ لەمانەیە هەمووی بەشداری کردووە و لە بوارە ئەکادیمیەکەشدا
توانوێتی کۆلیژی پەرودەی وەشی زانکۆی سلێمانی تەواو بکات لە ساڵی 2005 دواتر خوێندنی ماستەر و دکتۆرای دەرەژە پێداوەوە دکتۆرای هەیە لە فیسۆلۆژیای وەرزش. گفتوگۆ دەکەین ئەمڕۆ لەسەر بابەتی چەند کتێبێکی بڵاو کردوێتەوە کتێبی گۆڕۆپان و مەیدان لە ساڵی 2019 زانستی فیسۆلۆژیای ڕاهێنان ساڵی 2019 باوکاری دکتۆرە ئیمان ئەو کتێبیان نووسیوە و لە ئەم ساڵیشدا دوو کتێبی هەبووە پزیشکی وەرزشی لەگەڵ ئەم کتێبیان زانستی وەرش و تەندروستی لەش کۆمەڵێک بابەتی گرنگی تێدایە لە کتێبەکە کە هەرێکێکیان بە تایبەتی دەڵی بۆ سەردەمی کۆرۆنای نووسیوە چۆن بەرگری لەش بەهێزکەین و خۆراکانە چین بەکاری بێنین و چۆن بتوانین لاشەیەکی تەندروستمان هەبێت کە گومان دەڵێن کۆرۆنا زۆر بەباشی بەوانە دەوێرێت کە بەرگریەکی بەهێزیان نییە کە قەڵەون کە نەخۆشی درێژخایانیان هەیە. ئەم کتێبە سەرچاوێکی گرنگە بۆ ئەوەی کە بتوانانی هەم بۆ ڕیجیمکردن بۆ ئەو خواردنانەی کە بەسووتن ئەوە شانەی کە دەتوانین بەکاری بێنین کاتەکانی وەرزشکردن. و بابەتێکی دیکەی گرنگیش دکتۆرەشنە بۆ خۆی لەسەر ئەرکی خۆی کتێبەکانی چاپ دەکات کەس هاوکاری نەکردو تاوەکو ئێستا. داهاتی دوو کتێبەکەی کۆتاشی یەکەمیانی بەخشیوە بە خاوەن پێداویستی تایبەتەکان و کەم ئەندامان داهاتی ئەم کتێبەشی بەخشیوە بە ئەو خوێندکارانەی کە توانای داراییان کەم بووە. دکتۆرەشنە بۆ خۆی میوانە لەگەڵمان مامۆستای زانکۆی سلێمانیە ئێستا. دکتۆرە کاتت باش بەخێر بێ زۆر سپاس. پێش بچمە ناوردەکاری بابەتی کتێبەکەت کتێبەکەت باش بوو کڕیاری هەبوو داهاتی هەبوو لە ئێستا لەبەرەوەی تۆزێک وەزعی مادی باش نییە کوردستان تۆزێک کە توان بڵم کەسترە وەک لە کتێبەکانی ترم بەڵام هەر لە چاو خۆیان باشە ینی هیوایەکیشمان هەیە لە هیوایەکمانێ بۆ داهاتوو تاوەکۆڵی زیاتر بۆی کە خەڵک بیکردن و هەم بێتە سوودێک بۆ ئەو کارە خێرخوازیش. دکتۆرە بچینە سەر وردەکاری ناو کتێبەکە و گوتم ینی کۆمەڵێک تایتڵی زۆر باشی هەیە لە ناو کتێبەکەیە کە هەر هەمویان پەیوەندیان ینی بەم سەردەمەوە هەیە کە وەرش و خۆراکی وەرشەوان بنچینەکانی خۆراکی وەرشەوان پێکاتەکانی خۆراک کاربۆهیدرات جۆرەکانی کاربۆهیدرات پرۆتین شەکرەکان چەوری ئەمانە هەمووی باس کردوانی بابەتێکە پەیوەندی بەم کاتەی ئێستامانەوە هەیە. من کتێبەکەم خوێندەوە هەندێک بابەت هەبوو کە زۆر سرنجی ڕاکێشام لەوانەیە کە زۆر ئێستا باس لە بەرگری لەشەکەین چۆن بتوانین بەرگری لەشمان بەهێز بکەین. یەکێک لەو بابەتانە کە تۆ باست کردووە کە بۆ بەهێزکردنی وەرزشی کاردیۆ دەتوانین بکەین وەرشێکە ئاسانە ینی ئەوەی کە خۆت ڕوونت کردوێتەوە لە کتێبەکەژدا پێویست بە هۆڵی جێم نییە دەتوانی خۆت بۆ خۆت لە ماڵەوە بیکەی. پێم خۆشە قسێک سەرەتا لەسەر بەرگری بەهێزکردنی بەرگری لەش بکەی و ئەو وەرزشە کاردیۆتە چۆن ئەگەر من کەسێک بم لە ماڵەوە ئەتوانم چی بکەم بۆ ئەوی کە بتوانم ئەمەشە لە ماڵەوە بکەم. ئێمە بەرگری سیستەمی لەش ینی بەرگری چۆن بتوانین بەرگری جەستەمان بەهێز بکەین بەرگری جەستە خۆی پەیوەندێکی ڕاستەخۆی هەیە بە مێشکمانەوە کاتێک ئێمە ئەمانەوێت بەرگری جەستە بەدووشت بە خۆراک بە وەرزشکردن ینی ئەمە قسەی ئێمە نیە تەنها ئەمە قسەی پسپۆڕانی بواری پزیشکیە دایمە ئاماژە بۆکەن وەرزش بکەن ئێمە چۆن بتوانین وەرزش بکەین لەم کاتەدا کە هۆڵەکان داخراوە جێمەکان داخراوە بەڵام ئێمە توانین کۆمەڵی وەرزش هەیە بە دەر لەوەی پێویستە بە ڕاهێنەر هەبێ چوە کۆمەڵێک هەموو کەسێک وەرزشکار نییە هەموو کەسێک بڕوانامەی لە وەرشانیە زۆر کەسێ نازانێت وەرزش چییە چۆن ئەنجامی بات بۆی من لەم کتێبە بە شێوەیەکی ساکار بە شێوەیە ئەنجامیشی بە بەهەڵا چونکە چەندێک وەرزش باشە بۆ تەندروستیت ئەنجامدانی بە هەڵەش ئەو نەخراپ کاریگەریکی خراپی ئەبێ لەسەر جەستەمان ئێمە سیستەمی بەرگری خۆی سێ بەشە بەشێکیان ئەوەیە هەر لە سروشتەوە لە مناڵێەوە هەتا بەشێکی کەشیان لە وەرگرەوەیە لە شتانی کە وەریەگری ینی وەڵامدانەوەی ئەبێت جەستە بەشێکی کەشیان پەیوەندی هەیە بە ڤاکسینەکانەوە بە ڤاکسینەوە ینی وەرگیراوە وەرئگیرە لە ڕێگەی ڤاکسینەکان ئەوەی کە وەڵامدانەوەی هەیە کاتێک کە تەنێکی نامۆچێتە ناو جەستەوە سەرەتا جەستە وەڵامدانەوەی ئەبێت ینی ئەیناسێنێ بە جەستە ئەم تەنە نامۆ هاتوتە ناو جەستەوە چۆن وەڵامدانەوەی ئەبێت لەم کاتا ئێمە پێویستمان بە چی هەیە پێویستمان بۆی جستێکی باشمان هەبێ بۆی وەڵامدانەوە بتوان ئەو ڤایرۆسە بکاتە دەرەوە ئەمەش لە ڕێگەی چیەوە لە ڕێگەی خۆراک لە ڕێگەی وەرزشکردن یەکێک لە وەرزشەکان کە ئێمە باسمان کردووە من لە کتێبەکەشمان باسم کردووە جۆری خۆراکەکان ئەوانەی کە دەوڵەمەندن بە ڤیتامینەکان بە کانزاکان پۆتاسیۆم و مەگنیسیۆم و کالیسیۆم ئەمانە لەگەڵ ڤیتامینەکانی سیودیە لە دوای ئەوەش ئێمە کۆمەڵێک وەرزشمانێ وەرشی ڕاکردنمان هەیە وەرشی ڕۆشتنمان هەیە وەرشی پایسکیلمان هەیە ئەمانە چۆن ئێمە بتوانین بەمانە بەرگری جەستە
ینی ئەتوانین بەهێزیکەین. ئەو وەرشانە چۆن ئەنجامێ وەرشی کاردیۆ کۆمەڵێک وەرشی لە خۆ گرتووە یەکێلانە وەرشی ڕاکردنە چۆن ئەنجامی ئەیت کاریگەری چێ لەسەر جەستێ باشترین وەرزش ڕاکردن بەڵام لە هەمان کاتیشتا هەموو کەسێک ناتوانێت ڕاکردن ئەنجامدا زۆر کەسمان هەیە تەمەنی هەیە زۆر کەسمانەیە کێشەی جونگەکانی ئەژنۆی هەیە یان نەخۆشە ئەوانەی کە نەخۆشی مەسەرەن شەکرە و نەخۆشی دڵیان هەیە قەستەری دڵیان بۆ کراوە ناتوان ڕاکردنێکی زۆرە ئەو کاتە بەدیلەکەی وەرزشی ڕۆشتنە هەر لە کاردیۆ هەیە توانی وەرشی ڕۆشتنێکی خێرا بکەین باشە ڕاکردنەکە حچەکە ئەموردەکاریانە بۆ ئەوی خەڵک ئەگەر گوێی لێمان بێ خۆ دوتیان لە زمانی پسپۆرێکەوە گوێی لێ بێ باشترە ڕاکردنەکە لە ڕۆژێکە یاخود لە هەفتەیەکە ئەبێت چەند ڕاکردن بێ ئەگەر تەنها پیاسەکردن بێ لە هەفتەیەکە ئەو چەند بێت پیاسەکردنەکە پیاسەکردنی خێرا بێ یان ئاسایی بێ بەڵێ ئێمە بەپێی پرۆگرامی زانستی ڕاهێنان بەپێی ئەوەی کە من خۆ ماجستێریشم لە زانستی ڕاهێناندا هەیە وەرزش نابێت لە 3 ڕۆژ کەمتر بێت بەڵێ لە هەفتەیەکە لە 3 ڕۆژ کەمتر سوودی نیە بۆ جەستە ڕۆژی ئێمە بەپێی شێوازەکان جیاوازە ئەوانەی کە وەرزشکارن جیاوازە بابەتی بکەین وەرزش بۆ هەمووان بەڵێ وەرزش بۆ هەمووان لە 30 دقه تاوەکو سعات دەتوانی تا 6 30 بۆ 6 ئەتوانی لە 30 تا 30 دقه تۆ ئەنجامی بێ لە 45 ئەتوانی لە 6 باشتر لە 6 دقیقە زیاتر بێ ئەوانە ئەچێتە بواری وەرزشیەوە ئەتوانێت کەسەکە چەنێت توانای هەبێ ئەتوانێت بەڵام ئێمە تووشی شەکەتی و ئەمانە نابێ شەکەتی هەچ وەرزشێک بەردەوام بی لەسەری بۆ فترەیەک جسم تەکەیفەکە ڕایەت لەسەر لەگەڵ ئەو وەرشە سەرەتای هەموو وەرشێک ئەگە وەرزشکاریش بێ کاتێککە دەستێکی بە وەرزش تۆ تووشی ماندووبوونی ماسوولکە ئەبیت کە توش بی ئێمە پێڵین تەشەنوجات بە شێوەیەکی جسمان تەشەنوجی کردووە پرسیارەکان ڕام کێشە ببوورە لە هەندێکیانە کەتەکەم نەتوانین بەردەوامی بەڵام خۆشت ئاماژت پێیاوە زۆر کەسەیەڵێ من ڕجیمێکی زۆرەکەم یاخ وەرشێکەکەم لە مودەیەکە بۆ نونە لە سەرەتا 4 کیلۆ 5 کیلۆ دابەزێت دوای ئەوەستێت یعنی ئەمە پەیوەندی بەوە هەیە وەرشەکە یەک ڕیتمە یا پەیوەندی بە سیستمی خۆراکیەکەوە هەیە ئەبێ ڕیتمی وەرشەکان بگۆڕین کاتەکانی بگۆڕین یا پەیوەندی بە چێوە هەیە کاتێک ئێمە ئەمانەوە وەزن داگرین دیاری ینی داگررتنی وەزن جیاوازە لەگەڵ وەرشێکی ئاساییە کە تۆ بتەوێت بەرنامی خۆراکیشی جیاوازە من کاتێک ئەمێ وەزنم داگرم زۆر کەس ئەوەی کێکە لە کێشەکان فترێک بەردەوامە بێ وەزن هەموو وەرشێکە سەرەتا دەستپێکی وەزن داگرێت خۆراکە کەمەکەیتە وەزن داگرێت لە دوای ئەوە جسم چی لێ ڕاهاتنەکە هاوسەنگی ئەکا لەو بڕێکە وەرگرتووە لەو بڕێکە سەرفی ئەەکەی تۆ ئەو بڕێکە ڕۆژانە ئەی خۆیت جسمە ئەوەنەت ئەیاتەوە کە سەرفیکەیت بۆیە لەوێ جستە و چی لێ ئەوەستێت دانابەزێ پێویستێ بەچی هەیە لەو کاتە پێویستی بۆیە پرۆگرامەکانی وەرش بگۆڕیت جۆری خۆراکەکان بڵێ ئەتوانی وەرشەکانە زیاترکەیت ئەتوانی کەمتریکەی ئێمە دوو جۆر وەرزش ئەتوانی بە عەدەد بە ژمارە زیایکەیت ئەتوانی بە وەقت یعنی بە کات ئەگەر من وەرشەکەم ڕۆشتن بێت ڕۆژانە نیو سعات ڕۆشت بێتم ئەبێ بیکەم بە 45 ئەگەر ڕۆژانە مەسەرەن کۆمەڵێک تەدریبی تایبەتمان هەیە کە بە جەستا من لە کتێبەکەشما هەمووی هەیە ئەو تەمرینانەکە ئەتوانی ژمارەکانیان مەسەلەن من ڕۆژی 6 دانە دەدانە لە شێوازم کردووانی بەتنم کردووە تەمرینی ورگم کردووە ئەبێ بیگۆڕم بیکەم بە 15 بڵێن 3 جار دووبارەم کردبێتەوە بیگۆڕم بیکەم بە 4 بیکەم بە 5 بەم شێوە سیستمی خۆراکیەکەت هەمان سیستم بێ بەڵام وەرشەکە وەرشەکە زیاتر ئەەکەیت و سیستمی خۆراکیەکەش گۆڕانکاری تێ ئەەکەیت بڵێن ژەمی خۆراکەکانە بگۆڕە لە یەک ژەما مەسەر من هەموو ڕۆژی هەشتی بەیانی نانم خواردووە 12 نیوەڕۆ نانم خواردووە لەما جسم چیەکە دوای فترەیەک ڕایەت تەکەیفەکە لەگەڵی کە ڕاهات جەستەدا نابەزێت ئەو خۆراکی بەشی پێویست وەرەگرێ بەشی پێویستش سەرفەکاتەوە من یم چێکم ژەمی خۆراک مەگۆڕم ئەیکەم بە سەعاتنەوەی بەیانی ئەوی کەمەکەم بە 2 نیوەڕۆ ئێواران مەکەم بە ژەمێکی تر ژەمەکان مەگۆڕمە شێکسەر پسپۆر گوێم لێ بووە دەڵێن ئەگەر کەسێک خۆی وەرزشکار نەبێت مەسمان بابەتەکە وەرزش بۆ هەمووان ینی ئەوەی کە هەموو کەسێک وەرزشکارەکان لەوانەیە ئەوان پرۆگرامێک و بابەتێکی جیاوازیانەوێت دەڵێن لە هەفتەیەکدا پێویست ناکات لە 180 ساعت زیاتر تۆ وەرزش بکەیت ببوو لە 180 دقیقە ینی 3 ساعت لەڵێ لەمە زیاتر پێویست نییە چونکە تۆ ئەگەر کە ئەیکەیت و ئەەکەیت کە هەندێک خانەت هەیە کە لە ناوچوون ئیسراحەتیان پێنای کۆمەڵێک گرفتە بێ کە تۆ ڕیتمێک لەسەر ژیانی خۆت ڕاهێنی لەوانەیە ئەمانە هۆکارەکان بن بابەتەکە بەو شێوەیە یانی ئەگەر کەسێک وەرزشکار نەبێ پێویست ناکە وەرشی ئەوەندە زۆر بکە نەخێر وەرزشکردنی زۆرکردنی وەرزش لە ژیان تا هەر باش نییە لەگەڵەوەی کە من چەندێک وەرزش بە کەمی ئەنجام بدەم باش نییە بەڵام بۆی بە شێوەیەکی چۆنەڵێن بە شێوەیەک گشتی بووی تێبگەین من ئەگەر کار لەگەڵ سعاتا بکەم ئەوەنە سعات ئەوەی بەرامبەرم تێناگا چوزانە ئەوەنە سعات بڵین مەشقی کردووە باشترین ئەوە بزانە لە 3 ڕۆژ کەمتر
ئەو وەرشە سوودی نییە بۆ هەموو کەسێک لەوە زیاتر ئاساییە ئەتوانێت ئەنجامی بدات ئێمە هەموو ڕۆژێکی وەرزش بکات هەموو ڕۆژێکە گە وەرزش بکەیت ئەبێ شێوازی وەشتەکە و سوک بێ لەو کاتە نابێ وەرشی قرس ئەنجام دەی ئێمە باسی وەرزشکار ناکەین وەرزشکار جیاوازە بۆ کەسانی ئاسایی ئێمە کۆمەڵێک نەخۆشیمانەیە نەخۆشی شەکرەمانێ ئەوانەی کە شەکرانێ بەتایبێت ئەوانەی کە جۆری دوو ئەبێ ڕۆژانە وەرزش بکەن وەرزش چەندێکتوانی سعات ئەتوانێت ڕۆشتنی خێرا بکات کۆمەڵی وەرزشی تایبەتمان هەیە ئەو وەرشی کاردیوانە توانێت ئەنجامی بدات یعنی ئەتوانێت بڕات بۆ مەسبەح مەلەوانی بکات کاتا بە باسی مەزبەح ئێستا بڵێ ئەتوانێت پایسکیل ئێمە پایسکیلمان هەیە لە ئێستا ئەتوانێت حرێک ئەوانەی کە ڕۆژانە ینی بەکارێت یان ئەوانەی کە لە ماڵەوە هەیە ئێستا خەڵکمانەیە پاسکیلی هەیە لە ماڵەوە توانێت لەسەرەوە وەرشەکانی ئەنجامدا وەرشێکی کەشمانەیە تاباتە یەکێکە لە وەرشە گرنگەکان لەناو کوردستان ئێستا منەوەی بخوێنمەوە یەکێکلەینەکان زۆر پێڕە و ناکرێ تاباتا یەکێکە لە باشترین وەرشەکان ئەتوان بڵم زۆرترین چوریشی تیاسووتێت ئەو وەرشی تاباتایە ئەتوانی هەر لە ماڵەوە ئەنجام بێ بێ پێویستە بەڕاهێنەرە بێ من لە کتێبەکانی باس کردووە جۆری مەشقاکە چۆن ئەنجامی دەی و جۆری یاریەکان ینی ئەو وەرشانەی کاتەکانی هەموو دیاری کردووە 20 سانیە تۆ مەشقێک بە 20 سانیەکەی 10 سانیە ڕاحەوەرەگری پشووەرەگری لە دوای 8 جار دووبارەی ئەەکەیتەوە 4 دقەش دانیت بۆ بینی مەشقەکان مەسەلە من شناوم کردووە دوای ئەو پەتپەتێنەکەم دوای ئەوە مەشقێکی کاکەم بەو شێوە پرۆگرامەکەی هەمووی تایە هەمووشی تیا باس کردووە یەک بابەتی گرنگیشی کەشت باس کرد بوو ئەو خۆراکانەی کە کاریگەریان هەیە لەسەر توانەوە چوری چین خۆراکانە چی بخۆین ئێمە کۆمەڵە خۆراکمانەیە و بەپی توێژینەوەکانە کۆمەڵێت مەسەرەن خۆراکمانێ ئەوانەی کە زەنجەفیل زەنجەبیلێکێکە لەوانە ئەڤاگادۆیەکێکە لەوانە کە ئەمانە خۆراکێکی باشن ئەو خۆراکانی کە دەوڵەمەندن بە ڕیشاڵیەکان لەبەر ڕیشاڵەکان یارمەتیدا بۆچی بۆی کە من بتوانم وەزنی پێداگرم لە دوای ئەوەش ئەتوانم وەرشتێکی باشیش لەگەڵ ینی هیچ تەنها بە خۆراک ناتوانانی جەستە دابەزنی تەنها بە وەرزشیش ناتوانانی من باسیشم کردووە لە کتێبەکە ناتوانیت تۆ وەزنداگریت ئەبێ هەردووچان تاواکەری یەکن خۆراکی وەرشەکە بابەتی دەرونیش هەیە بۆ نمونە بێ دەرونێکی ئارامەت من باسم کردووە گرنگە بۆ ئێمە لە فسیۆلۆژیا دوو بەشمانەیە بەشێکیان ڕاهێنانە فسیۆلۆژیای ڕاهێنان بەشێکیشان فسیۆلۆژیای دەروونە دەروون پەیوەندی چێ بە جەستەوە و جەستت پەیوەندی چێ بە دەروونە ئای پەیوەندی هەیە لە بینانە بەڵێ هەیە یەکێک من دوو نەخۆشیشم باس کردووە کە لەوانە خەمۆکیە کێمە زۆر کەسەکان بە تایبەتەوانەی کە یانە وەزنداگرن دوای فترەیەک سێرەی تووشی خەمۆکیەکە بن کە وەزنی داناگرێت ئێمە چۆن بتوانین بە وەرزشکردن بکەین بە سەرچاوەیەک بۆ ئەوانەی کە نەخۆشی خەمۆکیان هەیە ئەوانەی کە ترسیان هەیە زۆر کەسمان هەیە ترسی هەیە ڕۆژانە لە ئەنجامدانی وەرزش یا لە هەر شتێکی کە ترسی هەیە ئێمە چۆن بتوانین وەرزش بکەین بە چارەسەرێک بۆچی بۆ کەمکردنەوەی ئەو ترسە خۆراکیەکان بەکاربهێنرێ خەڵکی ئاسایی وەرزشکارنا بەڵێ تەواوکەری ئاسایی ئەتوان بڵم تەواوکردنی سیستەمی خۆراکیە ئێمە ئەتوانین هەموو تەواوکەرە خۆراکیەکان بەکاربێنین بەڵام بە مەرجێک لەژێر پسپۆری کەسێکی ڕاهێنەرابێت یان کەسێک بێکە خۆراکە ئەوانەی کە پزیشکی خۆراکیەکان وزە بەخشەکان وزە بەخشەکان نەخێر باش نییە بەکارهێنانی ئێمە دوو شێوازمانەیە وزە بەخشەکانمان هەیە و لەگەڵ خواردنە وەرشیەکانمان هەیە ئەمە دوو بەشی جیاوازن وزە بەخشەکان ئەوەیە کە تۆ بەپێ ئەوەی جەستت ئامادە بێت بڵێن هینێکی زۆری ئەیتێ جەستت بەهێزەکەی لە ڕێگەی دەرمانەوە لە ڕێگەی حەبەوە بەڵام خواردنەوە وەرشیەکان جیاوازە خواردنەوە وەرشیەکان ئێمە کە کاتێکە چون بۆ بتوڵاتەکان ینی بە ئاشکرا دانراوە دەتوانی بیخۆیتەوە لە ڕێگەی زۆرجار شەربەتە زۆرجار تۆزە ینی ئەگیرێتەوە نێرجانەی کە لەناو شەربەت و وینەکانە هەیەوە گرفت نییە بەڵام پرۆتینەکان بەکارێنەکان ئەوانە بەکارێنی کاتم دەڵێن زۆر کەم ماوە باسی میوزیکت کرد بوو یەکێک لە بابەتە گرنگەکانە تۆ خۆت لەگەڵەوەی لەگەڵ میوزیکا وەرزش بەکاربێنێ میوزیکی خاو باشترە یا میوزیکێک خێرابێ ڕیتمی خێرایە بەکارهێنانی موزیکە چ خواستی کەسەکە زۆر کەس حەزی لە مۆزیکی خاوە زۆر کەسیش حەزی لە ڕتمێکی سریع ئەوە بە پێی خواستی کەسەکە من ئەگەر خۆم گوێی لێ بگرم من خۆم خاو بەکارهێنم بەڵام زۆر کەسێ حەزی لە خاو نییە حەزەکە بۆی سریع بێ بتوانێت بەڵێ چۆری زیاتر بۆیە بەکارهێنانی ئەتوانین بڵین مۆزیکێکە لەوانەیە کە زۆر باشە بەڵێ من لە کتێبەکەش ئاماژەم پێ کردووە ئەو کۆمەڵێک وەرزشی تایبەتیشمان هەیە کە بەبێ مۆزیک ئەنجام نادرێت لەوانە جیمناستیکە جیمناستیک بەبێ مۆزیکە کۆمەڵێک یاریمان هەیە کە لە ڕۆزەکانە بۆ مناڵەکرێ مۆزیکی لەگەڵا بەکارهێنن یان حرەکەکان ئەنجارڕێکیاخەن لەگەڵ مۆسیقاکەیە بەڵام جیمناستیکەکان بۆ شێوە نیە
دەستت خۆش بێ زۆ سپاس بۆ ڕێنمایەکانت هیوادارم هەموو لایەک ئەم کتێبەی دەست بکەوێت بابەتێکی زۆ گرنگە دەتوانن ئەنی لەم کاتەیە زۆ سوودی لێ بین بۆ بێزکردی بەرگری لەش و تەندروستی و بابەتە خۆراکیەکان زۆ سپاس دکتۆر سپاس بۆ ڕێنمایەکان و زانیاریەکانت لەم تەوەری بەرنامەمانە دەچینە لای بڕگەی دیکە و دواتر دەگەڕێنەوە بۆ کۆتاتەوەری بەرنامەکەمان. لە پێناو پاراستنی تەندروستی خۆت و خێزان و هاوڵاتیان با هەمومان پابەندی ڕێنماییەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بین. فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان.
ڤایرۆسی کۆرۆنا دەستەکانتان بە بەردەوامی بشۆن، بە تایبەتی کاتێک کە لە کارەوە دەچنەوە بۆ ماڵ. لووتتان خاوێن بکەنەوە، بکۆکن یا بپژمن، خواردن بخۆن و یا ئاگاتان لە خواردنی خۆتان بێت. لانی کەم دەستەکانی خۆت بە ئاو و سابوون بۆ 20 چرکە بشۆ. ناومشتتان لە یەکدی بخشێنن، پشتە دەستەکانی خۆتان لە یەکدی بخشێنن. لەبیرتان نەچێت کە نێوان پەنجەکانتان خاوێن بکەنەوە. پشتی پەنجەکانتان لە ناومشتتان بخشێنن، قامکە گەورەکەتان لە بیر نەچێت. نوکی پەنجەکانتان لە ناومشتی هەردوو دەستان بخشێنن. ئەمە لەگەڵ دەستەکەی تریشتان بکەن. ڤایرۆسی کۆرۆنا ژیانی خۆت و ئەوانی دی بپارێزە. ڤایرۆسی کۆرۆنا چۆن دەگوازرێتەوە، هەروەها چۆن خۆمانی لێ بپارێزین. کۆڤید-19 نەخۆشیێکی پەتاییە، بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە تووشی مرۆڤەکان بوو بۆ یەکەم جار. لە کەسێکەوە بۆ کەسێکی تر دەگوازرێتەوە بە زۆری لە ڕێی ئەو دڵۆپانەی کە دەردەدرێن کاتێک توشبوو قسە دەکات یان دەکۆکێت یان دەپژمێت. دڵۆپەکان لە سەردەم یان لوتی کەسانی نزیک دەنیشن. دڵۆپەکان کێشان زۆرە بۆ بڕینی مەودایەکی زۆر لە هەوادا، تەنها دەتوانن مەترێک گەشت بکەن و هەرزوو لەسەر ڕووکەشێکەوە بنیشن. بڵاوبوونەوەی لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر بە زۆری لە ڕێگای بەریەککەوتنی نزیکە. تا ئێستا کاتی مانەوەی ڤایرۆسەکە لەسەر ڕووکەشەکان نەزانراوە. بۆیە پێویستە زوو ڕووکەشەکان پاک بکەینەوە، بە تایبەتتر لە کاتێ هەبوونی هاوسەیەکی توش بوو. دەستەکان بەرکەوتیان لەگەڵ ڕووکەش زۆرە کە دەشێت پیس بێت بە ڤایرۆسی کۆرۆنا. بۆیە پێویستە دوورکەویتەوە لە دەستکاردنی چاوەکان، لووت، دەم، لەبەرەوەی دەستەکان دەتوانن ڤایرۆسەکە لە ڕووکەشەکانەوە بۆ تۆ بگوازنەوە. لە کاتی کۆکە یاخود پژمین دەم و لووتتدا بپۆشە. بە نوشتاندنەوەی ئانیشک یاخود بەکارهێنانی کلێنکس. ئەگەر کلێنکسێک بەکارهێنرا دەست بەجێ فڕێدا تەنەکەی خاشاکێکی داخراوە. باشترین ڕێگا بۆ خۆپارێزی لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بریتیە لە دەستەکانت پاک بکەیتەوە بە لەخشاندنی ئەلکۆهۆل یاخود ئاو سابوون. ئەگەر هاتوو ڤایرۆسەکە لەسەر دەستت بوو ئەوە لە ناوی دەبات. تەندروست بمێنەوە و ڕێگر بە لە بڵاوبوونەوەی کۆڤید-19. کۆتاتەوەری بەرنامەکەمان گفتوگۆکردن دەبێت لەسەر ئایندەی هونەر لە سەردەمی کۆرۆنادا. لە زەمەنی کۆرۆنا هونەرمەندان دەستەوەستانەوەستن، 3 مانگ زیاتر دەبێت کۆرۆنا گەشتۆتە هەرێمی کوردستان. چالایشە هونەریەکان کەم بوونەتەوە یاخود هەر نەماون. لە بەرنامەکانی ڕابردووماندا قسەمان کرد لەسەر ئایندەی هونەر لە زەمەنی کۆرۆنادا بە تایبەتی باسمان لە شێوەکاری کرد. ئەمڕۆ گفتوگۆ لەگەڵ ئەکتەرەکان دەکەین. واری شانۆ، دراما، سینەما، ئەمە بەرنامەیان چییە؟ هەروە دەستەوەستان دەوەستن و کۆرۆنا دەستیان بگرێت چالاکی ئەنجام نەدەن. لە زۆر لە وڵاتانی جیهان ئێستا سوود لە سۆشیال میدیا ئۆنلاین بە لایڤ سازکردنی کۆنسرت یاخود شانۆ یاخود دراما دەتوانرێت ڕیکۆرد بکرێت، سینەما ڕیکۆرد بکرێت و دواتر پیشانی بینەرەکان بدرێتەوە. هونەرمەندانی کوردستان بیریان لەم بابەتە نەکردوێتەوە، یاخود ئەگەر هۆڵێکی گەورەمان هەبێت 1000 کەس شوێن بێتەوە. ناتوانرێت بە بینەرێکی دیاریکراو بۆ نمونە لە هۆڵەکەدا 200 تاوەکو 250 کەس لەو هۆڵا ببن و بە ڕەچاوکردنی ڕێنمایە تەندروستیەکان و بەکارهێنانی دەستکێش و دەماوک و نێوانی بینەرەکان زۆر بێت.
نمایشە شانۆیەکان دەست پێ بکەنەوە چالاکیەکانمان دەست پێ بکاتەوە نازانین کۆرۆنا تاکەی دەخایانێت هونەرمەندان بەرنمەیان چێ بۆ ئەم سەردەمەی کۆرۆنا میوانداری هەریەکە لاوەڕێزان شای ڕەزا و زمنا کۆکەریمان کردووە کە دووشیان شانۆکارن ئەکتەرن لە دراما لە فیلم هەمووی بەشداریان کردووە بەخێر بێن. شای خان ئایندەی هونەر چۆنە بینە لە سەردەمی کۆرۆنایە؟ سپاس بۆ ئێوە خۆی هونەر لێرە بەگشتی بوارێکی باشی بۆ نەڕەخساوە هەتاوەکو مقارانەی بکەین بۆی کە لە سەردەمی کۆرۆنایە چۆنە یان پێشتر چۆن بووە هەڵبەتا توانین ئێستا بڵین زۆر خراپتر بووە. ڕاستە لە کاتی قەیرانەکانە بە تایبەتی ئەو کاتی کە قەیرانێکی ئابووری زۆر خراپ هەبوو هونەرمەندان لەو کاتانەیشی کە هاوکاریشان نەکرد بوون بەردەوام ئیش هەبووە بەردەوامیش هەبووە ڕاستە بەس ئێستا نییە خۆی وترێ لە کاتی قەیرانەکانە فکری باشترێ لەژێر ئەو زەختەیە خەڵک زیاترە توانێت داهێنام بکە هونەرمەندان بە تایبەتی بەڵام وەکو بارودۆخی ئێستا بەداخەوە کە کۆرۆنا دەستی گرتووە بەسەر هەموو دنیاە و ئێمەش بێبەژنین لەوە هونەرمەندانێکی زۆریش توش بوون لەگەڵیا هیوای چاکبوونەوە بۆ هەموو هاوڕێیان و هەر تاکێک لە کۆمەڵگەی ئێمە کە توش بووە بە تایبەتی لەسەر هونەر کە قسە بکەین ڕاستە ئێستا ئیشەکان بەگشتی هەمووی وەستاون ئێستا من ئیشەیە ئاگادارم ئەڵێن یەک تۆز کەمتر بێتەوانێ ینی یەک تۆز ئەو قەرەباڵغی و فشاری دەرونی کە هەیە لەسەر خەڵک وە لەسەر کۆرۆنا بۆ خەڵک بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە تاکەم بێتەوە بتوانین ئیشێ بکەین ینی من ئاگادارم چەندها ئیش وەستاوە خۆشبەختانە کاکزمناکۆ ئەوان ئێستا لە پرۆڤەی ئیشێکی شانۆییان نەوەستاون بەڵام هەڵبەتە بە ڕێنماییەکان خۆپارێزی ئەتوان بەردەوام بن. من لەم ڕەمەزانە متابعی دوو درامام کرد درامای کوردیەک بوو دواشەو بەڵێ و درامایەکی عەرەبیش عێراقی واحد زائد واحد تۆ هەردووکیان بەشدار بوویت لە دراماکە پێش سەردەمی کۆرۆنا وێنەگیرا بوون یا لە سەردەمی کۆرۆنا بوون؟ درامای دواشەو پێش سەردەمی کۆرۆنا بوو درامای واحد زائد واحد بیدایەتی کۆرۆنا بوو هێشتا کۆرۆنا بوو خراپی بڵاو نەبووانێ هێشتا ئەو خۆپاریێزیە نەبوو ینی نەخۆشیێک بوو هەبوو بەڵام بەو شێوەیە نەبوو وەکو ئێستا بەڵام خۆشبەختانە بتوانیمان تەسویر ئێستا دراما و وێنەگرتنی فیلم وەمانە هەیە ینی بەردەوامن لە کار ئەوەی بزانم هاوڕێیانم وەکو شانۆتم کاکزناکۆ ئاماژەم پێ بەشدار هەڵبەت ئیشی شانۆیی هەیە ئەوە وەکو ئیشی فیلم ئەیان بینم کە چەند لە دووریەکەوە ئەوەستن کە سناپەکەن یاخود لە ستۆری یاخود لە فەیسبوک دایانن چەندێک دوورەوەستن و دەستکێش کەماڵ ڕێنمایەکان بەردەوامە بەڵام بیدایەت زۆر وەستا ئێستا لەم یەک دوو هەفتەیە وردە وردە دەستی پێکردێتەوە خۆشبەختانە بەڵام هەڵبەت تەندروستی لە پێش هەموو شتێکەوە وتەکاری زیاتر قسەکەین لەسەر بابەتی دراما سینەما کاک زمناکۆ شای خانش دەست پێشخەری لە من کرد کە ئێستا وەکو کۆڕی شانۆی بە ئێوە لە پرۆڤەی شانۆیەکە ماوەیەکی شەوازارم خەریکن نزیکی دوو مانگ زیاترە ئێمە لە پرۆڤیان بە خۆشحاڵیەوانێ هەموو ئەکتەرەکان خۆپارێزیەکی زۆر باشەکەین و ڕەچاوی ڕێنمایە تەندروستیەکانەکەین و ڕۆژانە ئەکتەرەکانیشمان وازام تەنها کەسم کە فاحسی کۆرۆنام نەکردووە هەمویان فاحسیان کردووە کە شکر هەمویان سەلامەتن دڵنیای لە خۆت نازانم بەڵام خۆپارێزیکی زۆر باشەکەم تەسەوڕ ناکەی چەند باش کاتی نمایش نزیک بۆتەوە یا جارێ نزیک بۆ تۆ لەبەرەوەی ئێرە کۆمەلگایەکە ئەمەنی پشت بە عنسری مفاجی ئەبەستێ پشت بە پلان نابەستێت پشت بەەوە نابەستێت کە کێرژی ئەم نەخۆشیە تا چی لێ و چی لێ نایەت و پلانی هەفتەی داهاتوومان ساڵی داهاتوومان مانگی داهاتوومان ئەم شتە لە کۆمەلگای ئێمەیە شتێکە خاڵی بۆ خۆتان ئێوە خۆتان پلانتان چیە؟ ئێمە لە ئێستا حازرین بۆ عرس باش بەڵام عرزەکە چۆنەکەن بە هەموو ئەو ڕێنمایە تەندروستیانی کە لە جیانە کراوە کە بینیمانە کە کورسەکان تایبەت کراوە بە شوێنی دانیشتن هەر بینی 5 کورسی و نەفرێک دانیشێت بەو شێوە ڕێنمایە تەندروستی کە هەیە لە دەروانێ ئەو مادە پاکەرەوان هەمووی بەکارهێنین ئەو جیازەی کە فەحسی گەرمی پێکرێ بڵێن بۆ بینەرەکان ئەوە بەکارهێنین یعنی هەموو ڕێنمانی کە لە دنیاکە بەتوان بڵم لە مەتاڕە بەکارێت ئێمە سوودی لێ ببینینەوانێ بۆی کە نەخۆمان و نە خەڵکیش تووشی و حاڵەتە دەرونیە نەبێت کە ئەوی لە تەنیشتێوێت یاویکانە شانوێکە بینی لە زەمەنی کۆرۆنا بە دڵنیاییەوە بەڵام بینەوە سەر ئەو بابەتی ئەوڵ کە شایخانیش ئاماژەی پێە ئەم کۆرۆنایە نەبووتەوەی کە
هوەر پەک بخات ئەسڵەن هوەر خۆی ضرورەت نەبوو لە کۆمەڵگا ئەگەر ضرورەت بواە وەکو وڵاتانە وەکو لە ماوەی پێشوە بینیمان کۆنسێرتێکیان کردبوو بۆ گوڵ لە ئیسپانیا بۆ ئەبزام غەڵەت نەبم بە لایف قاعەکەیان پڕ کردبوو لە گوڵ بۆ گوڵیان کردبوو ئێستا لە کۆمەلگایەکی ئەوروپیا تکتێکی مەسرحی و داوەتێکی خوانێک دابنێ خەڵک دەزاتە تکتە مەسرحەکە ئەگەر داوەتی بکەیت لە بینی ئەو دوانەیە ئەمە خۆی کەلتورە. شایخانیشەوە قسەی ئاماژە پێ هەست ناکەن زوڵمێک بە تایبەتی لە سلێمانیەکەن من چالاکێکی شانۆییم نەبینیوە یان بابەتێکی هوەریم نەبینیوە قەرەباڵخێکی زۆری نەبێت لە سلێمانی ینی چەند ڕۆژێکیش بەردەوام بوو بوون هەر خەڵک هاتووە بۆ سەیری نمایشەکانتان ئەگەر بە مقارنە بە لە ساڵی 85 جوانە خەڵک تەخەڕوجی کردو لە مەعهدی فنوونی جەمیلە لە یەکەم وەجبە 80 وەرگیرا 85 تەخەڕوجی کردووە 85 هەتا ئەم زەمانەی ئێستا حساب کە چەند ساڵەکات کە هەموو ساڵێک 50 بۆ 60 تەلەبە تەخەڕوجی کردووە 50 بۆ تەلەبە بەس خۆیان خریجی مەعهد بێن بەشی مەسرح بە تەنیاڵم بێت بۆ سەیری دراما بۆ سەیری شانۆ ئەبێ مانگی عەرزکەی ئەگەر بەو حسابە بیرکاری حسابی بۆ بکەی عەرز ئەوە تارانە نزیکترین شوێنە لە ئێمەوانێ کە بە 3 مانگ عەرزەکرێت بە 6 مانگ بە ساڵ شانۆ هەیە بە ساڵ عەرزەکرێت یعنی ئەکتەر ئیشی بەس عەرزکردنی شانۆیە کارێکی کە ناکات بە تیکتەژی لەناو کۆمەلگای ئێمە لەبەر ئەوەی 6 مانگ ساڵێک شانۆ نییە کە شانۆیەکە کرێت خەڵک ئەیبێ بچێ شتێک ببینێ ئیتر ئەگاتە ئەو تینەی کە ئێوە شتێک ببینێ ئەگینا لەوە بترازێت کە ئێستا کاتی ئەو تینە نییە بە تایبەتی ئەوە کەرەنتینە بووین و ئەوە لە ماڵەوە ماینەوە لەوانەیە خەڵک حەز بکات بچێتە دەرەوە کاتی نییە بۆ منە بابەتێکی هوەریان پیشانی ئەم خەڵکە بین خەڵک هەمووی لە دەرەوەی من لەوە تێناگەم یعنی خەڵک بڕۆسەی دەرەوە کە هەمووی لە دەرەوەیە خۆی ئەپارێزێ دەستخۆشییان لە یەکەم بەڵام وەکو پێم وتی لە بینی دوو اختیارە ئەگەر بانگێشتی شانۆیەک بێ لەگەڵ داوەتێکە کۆمەلگایمە داوەتەکە هەڵەبژێرێ خواردنەکە هەڵەبژێرێ چکە میلەتەکەمان برسی کراوە لە هەموو ڕووەکانەوانێ باش قسەی زیاترەکەین شایخان ئەوەمان چالاکێکیان هەیە ئێوە وەکو هاوڕێکانی دیکەت یا هێندە ئاگات لێ بێ بەرنمەیەکی لەو شێوەیە نییە ئەرزی ئۆنلاین بێ سوۆسیال میدیا بێ یان بە لایڤ بێ بابەتێکی وە بیرتان لێ نەکردوێتەوە لە ڕاستیە بابەتێک بە ئۆنلاین هەر شەو کەسێک قسەیە کرد بابەتێکی وە هەبوو لە کاتی کەرانتینەکەیە دیبێتێک بەڵێ لەگەڵ کاکسەرکەش و ئەوانە شوێک میواناری منیشیان کرد سوپاسیانەکەم وەکو ئەوەی کە هەر ئیش ناکرا و کۆبوونەوە ناکرا هەوڵمانە لە ڕێگەیەوە چەند گفتوگۆیەکی کەم وەکو ئەزمون باس بکرێت من وەکو خۆم ئێستا هیچ ئیشێک ناکەم ناڵم لەبەری ئەو پرۆژانی کە هەیە هەمووی وەستاوە لە ڕاستیە لەبەروی قەرەباڵغێکی زۆرە ڕاستە هەموو ئیشی ئێمە بە قەرەباڵغی ئەکرێت ئیشی دراما بەڵێ لەبەروی کە ئیشی مەسرح چەند ئەکتەرێکی دیاری کراوە و ئەشتوان پابەت من لەبەری لە هۆڵێکان بەڵام وەکو دراما و ستاف ئیشی کامێرە باڵی ستافێکی زیاتری ئەوێت وە قەرەباڵغێکی زیاترەوە شوێنێکی ڕەنگە داخراوتر بێ بەریەکەوتن زیاترە بێ لەبەر هەموو ئەو هۆکاران و لەبەر تەندروستی ئەکتەرەکان و ستافەکە بەگشتی جاری وەستێنراوە بەرنامەش نییە دەست پێ بکەنەوە بەرنامە هەیە چاوەڕێن تۆزێک چونکە کەس نازانە بەڕاستیکەی نەکۆتایی بێت تۆزێ هادەتریش بێتەوەوانە هیچ نەبێ بگاتە ئەو کاتە باش ئەمە لای خۆتان ینی گەنگەشەیەک دروست نەبووە لەوەی کە ئێمە تاکەی چاوەڕێ بکەین کایی تاکەی ئەکتیڤیتیەکانمان و چالاکیەکانمان ئێمە ڕابۆستین نازانین ینی کۆڕۆنا چەندی دیکە دەخیانێ ببوو لە نایمە بەستم من ئەوە نییە کە خەڵک وا بکەم کە بێنە دەرەوە خەڵک باوکە لەوانە بەڵام خۆ ناشکرێ ژیان بوەستێت هوەر یەکێکە لە پایە گەورەکانی ژیان یەکێکە لەوانەیە کە بەردەوامی ژیانمان پێدا گەر ئێوە بەردەوام نەبن خەڵک لەوانەیە تووشی خەمۆکی بێت تووشی دڵ ڕاوکێ بێت بابەتێکی وا گفتوگۆتان نەکردووە لە نێوان خۆتان دوو بەشەیە ئەسڵەن خەڵکی ئێمە ببوورنە قسەیەکەم هوەرمەند و هوەری بۆ گرنگ نییە تا خەمی ئەوەی بێکە بۆچی هوەر قسێ لەسەرەوە بکەین کەسێ هاتوونێتە بەرنامەکە بابەتەکە گرنگە بەلامانەوە بۆیە ئێوەمان بانگێش کردو بۆ ئەوە کە قسێک لەسەر ئەم بابەتەکە کەسانێکەن گرنگی بە هوەرەکەتان گرنگی بە هوەرمەندەکان ینی بێگومان ئەمە کۆمەڵێک کەسێ بە ئێمە تەنها دیوە تاریکەکە ڕوبەسری دیوە ڕووناکەکە دیوە تاریکەکەی باڵی کێشا بەسەرا خۆی ئیشی هوەر ئەوەیە لە هەر سەردەم و لە هەر کاتێکا ئیشی خۆی بکە
بۆ هوەرە ڕەنگە زۆر شتی تر بۆسێ بەڵام هوەر لە بەروی داهێنانە تۆ توانی بەردەوام ئیشی تا بکەیت ڕوحیت بە منە بەخشێ ئەگەر من لە ماڵی شۆ بێنمەوە شای خان ببینم کاکزناکۆ بینم کۆمەڵێک کار بکەن لەوانەیە منیش ڕوحیەتێکم تێ بکەوێت لەوانەیە من ئەو خەمۆکەی کە هەم بێ دوور کەومە لێ من ڕۆژانەکە بۆ من لە مانگی ڕەمەزانە چاوەڕێی دراماکانی تۆمە کرد ڕوحەتێکی تر هەبوو لەوەی کە من شەو هیچ نییە سەیری بکەم بەڵام دەموت کە ئەو دراما هەیە من سەیریەکەم کاتە ڕوحەتێکی ترم هەیە بابەتێکی تری هەم گەشاوەیەکە هەموو تەفاعیلێکە ئەیا بە من کەواتە گەر ئیش هەبێ بینە هەیە و حەزی هەیە بۆ ئیش بەڵام بەداخەوەکە ئێستا زیاتر دراما دۆبلاژەکان باڵیان کێشاوە بەسەر ئیشەکانی ترە و ئەگەر ئیشی کوردیش هەبێ بە هەر کوالێتێک بێ باش بێ خراپ بێ هەر شتێک بە مهم و ئیشێکی کوردی تۆ لەسەر تیڤ ببینیت بە بارێکی تراکەوێتەوە لە لای بینەر بەو جۆرەی کە بەتایبەتی لە ئێستاک ئەڵێ بۆ نمونە ئەم قسەم زۆر گوێ لێ بۆ لە کۆمنتا زۆر خوێندومەتەوانێک ئەڵێ ئەو پارەیان بە بە دوو ماڵە فەقیر بیانە بە دوو ماڵە شەید لەگە ڕێزێکی زۆرە ئەمە ئیشی شایەتی بۆ بەم شایی خان درامای کۆتاییتان کاردانەوەیکی زۆر باشی هەبوو خەڵک زۆر بەدڵی بوو قسەیەکی زۆری لەسەر قسەی لەسەر کرایانی بوونی هەیە خۆمیشێک بووم لەوانەی کە دوو جاشتم لەسەر نووسی لە فەیسبووکەکەی خۆمەوانێ کە شتێک هەیە اینجا قسەی لەسەرکرێ کە نەبوو قسەی لەسەر ناکرێ بێگومان یعنی من ئێستا میواناری ئێمە بوونی هەیە دیارە خۆڕی شانۆی با کە خۆت سێکێکی لە ئەندامەکان و ئێستا کارەکەن و بەنیازن نمایشکەن ئەو دەمەی دنیا بێتامە حەیرانێک من ئەو شانۆگەری کە بینم تا ئێستا لە زهنما ماوەتەوە ینی هەڵ بە خاڵیم لە بیرە ینی چەند جار چوومەتەوە بۆ نمایشەکەی لەم ماوەی ڕابردووشە لە بڵاوتان کردەوە ڤیددیۆکەی دیسانەوە جاری کردی کە سێرم کردەوە کاتە کۆمەڵە کەسێ بینەر هەیە گرنگیتان پێدا کۆمەڵە کەسێ چاوەڕێی شەکانتانەکە ئێوە چی بۆوانەکەن کاکز بناکو ڕاستە بە دڵنیایەوانێ بەڵام یەک مشکلی گەورە هەیە سۆشیال میدیا خۆی ئینسانەت پەرد ببوو ئینسانەکان لەو کاتێک کە بە دیار تەلەڤیزیۆنەوە دانیشتین هەمومان ئەوە نەماوە ئێستا هەمومان پەرد بووین هەر یەکەی لە سوچێکە بە سۆشیال میدیاوە بە ئایپادەوە بە یاریەوە بە بەو شتەوە خەریکە شانۆ هوەر پێویستی بەوەیە کە لە دەروی سۆشیال میدیا بێ ئێستا لەگەڵ شایخانە قسەیەوت کرد کە بە لایف چی ئەەکەن بۆ خەڵک من لەگەڵ ئەوانیم چکە کۆمەلگا ئێمە کۆمەلگای بەریەکەوتنی ڕاستەخۆ بەریەکەوتنی ڕاستەوخۆ نەبێت کۆمەلگا ئەوەی کە پەرتەکات چکە لە ئێستا ئێمە بەرەو ئەو پەردبوونا ئەچین کە ئەگەین ئەو حاڵەتی کە ئیتر لە ئینسانبوونی خۆمان دەرئەچین بەنابینە سەر بەرشتیکە کە پێویست ناکاوامان لێبێت ضروری ئەوەیە کە هوەر جاریش کە خەڵک بێنێتەوە ناو هۆڵەکان ئەگەر بەو خۆپارێزی کە لە دەرەوە ئەیکەی دڵنیام تۆ سعاتێک توانی بێ بۆ سەیری شانۆیەک کە بە هەمان خۆپارێزی و باشتریش بیت چێژێکی کە ببینیت ژیانیش کە ببینیت چکە ڕاستی هوەر ئەو شتە نییە کە ڕۆحێتی لێوەرگریتەوە لە ڕێی لایکەم ماوە کاک زمناکۆ بڕیارتان ناوەم بڕیاری کۆتاییتانە بۆ نمنا شانۆکە نمایشەکەن لە هۆڵەکە و بەو ڕێکارە خۆپارێزیانێک کە خۆت باست کرد بە دڵنیایی و نمایشیەکەی بەڵام وەکو پێم وتی لە بیدادیشە ئەنسۆری مفاجئە وڵاتاوە بەڕێەوە ئێمە چاوەڕێی 15 بۆ 20 ڕۆژی دابەزینی ئەو کێڕی کۆرۆناکەین کە شتێک مستەقیر ببێت ئێمە قەراری عەرزی خۆمان بین نەگینا ئێمە لە هەموو شتێکەوە حازرین لە هەموو ڕوویەکەوانێ بۆ عەرز شایخان تۆ بەرنامەتان چی ئەبێ چی ینی وەکو گوتم یەکێک لە بابەتەکانی بەرزکردنەوەی بەرگری لەشی مرۆڤ پەیوەندی بە دەرونی هەیە گەر دەرونێکی مرتاحی هەبێ دەتوانێت بەرگریەکەشی بەهێز لەوانەیە من چاوەڕێی تۆ بکەم ئەو دەروونە مرتاحیم پێ بێ چاوەڕێی هونەرمەندەکان بکەم چاوەڕێی کەسایەتیە ناسراوەکانم بکەی کە ئەو دەروونە مرتاحێمان پێبات ئێوە بەرنامەتان چییە؟ وەکو هەر شتێکی تر وەکو هەر لایەنێکی تر لە ئێستا یاومانەت دەست قەدەر خۆی بڕۆ بەڕێوە لەبەری بەڕاستی هیچ شتێک ناکرێ وەستاوە بەڵام تۆ ئەو خۆتی کە ئەتوانیت ئەو شتانی کە حەزە پێێتی تاقی بکەیتەوانەوە دەرونی خۆتی پێ مرتاحەکەی ئەگەر وەکو لایەنی چواردەورەکە و سەیریکەیت و وەکو لایەنی ئیش سەیریکەی ئەمە ڕەشببینی من نییە بەس خۆی وایە کە هیچ ناکرێت ئێستا چاوەڕێکین تۆزێ باشتر بێت و کاکزم ناکەوتی تۆزێ باشتر بێت و بتوانین دەست پێ بکەینەوە سپاس هیوادارین بە زووترین کارەکانتان ببینین وەکو گوتم ینی کۆمەڵە کەسانێک هەیە بێگومان چاوەڕێی کارەکانتانەکەن
بێگومان بۆ نمە گەرباسی دراماکەی ئێوە بکەین کاردانەوەی هەبوو کۆمەڵی خەڵک لەوانەیە قسەیان کرد بێ بەڵام هێندە لایەنە ئیجابیەکەی زۆرتر بوو من لایەنە سلبیەکەم هێندە نەبینی ئیشی هوەری ژوایە بێگومان هەنگاوێکە تۆ دەست پێ کردووە بێگومان دەست پێ کردووە هەنگاوێکی باش نراوە وردە وردە ینی چاوەڕێ هەنگاوی گەورەتریشتان لەکەین چاوەڕیا سوودەی ڕۆح لای ئێوەکەین چایەوەکی پایەکی گەورە بن لەم ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا و بەهێزکردنی بەرگری لەش وەکو لایەنە تەندروستیەکان چاومان لێوەشە زۆ سپاس سەرکەوتوو بن هەریەکە لا بەڕێزان شای ڕەزا و زمنا کۆکەریم ئەکتەرەکە زۆ سپاس سەرکەوتوو بن زۆر سپاس بۆی کە تاوکێسە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارانم پڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە هەر شاد و تەندروست بن و خواتان لەگەڵ